بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. تێبی بگە بە کاروانی ساڵحان. ناسنامەی کتێب. ناوی کتێب بگە بە کاروانی ساڵحان تا بەردەوامی ئەو ڕێگایە کاروانچی لێ نەبڕێت و کوێر نەبێتەوە. نووسینی مامۆستا عومەر تۆفیق خەتات. نەخشەسازی ناوەوە محەممەد عەلی ئەحمەد. ساڵی چاپ 2010 میلادی. شوێنی چاپ بەیروت لوبنان. کۆی ژمارەی لاپەڕە 447 لاپەڕە. خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی. کارە هونەریەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕا 5. الحمد لله الذي أحبه الصالحون والصلاة والسلام على من قلده الصالحون فاصبحوا الصالحين وعلى الله وصحبه واتباعه الصالحين. أما بعد. كاتيك من دالبوم تمنم هجنو صالك دبو باوكم خوشي دويستمو لەگەڵ خۆی دەیبردم بۆ شوێنان. کاتێک هاوڕێیەکی لێی دەپرسی ئەمە کوڕی خۆتە؟ باوکم دەیوت بەڵێ. ئەویش دەیوت پەروەردگار ساڵحی بکات ئینشا ئەڵڵا. من هەر لەو کاتەوە ئەو وشێم زۆر خۆش دەویست و بەڵام ماناکەیم نەدەزانی. بۆیە لە باوکم دەپرسی باوکە گیان یانی چی دەڵێن پەروەردگار ساڵحی بکات؟ ئەویش پێ دەکەنی و دەیوت پێم کوڕم ئەوە نزایەکی خێری زۆر گەورەیە و ئەگەر یەکێ پەروەردگار بۆی بکات و منداڵەکەی ساڵح بێت دەبێتە کوڕێکی گوێڕایل بۆ پەروەردگار و باوک و دایک و مامۆستاکانی و لە خۆی گەورەتر. ئیتر لەو ساتە وەختەوە هەوڵم دەدا بەو جۆرە بم تا ئەو نازناوە گەورەیە بە نسیبی خۆم بکەم. هەرچەندەکە گەورە بووم بۆم دەرکەوت کە ڕێگای ساڵحان بەو جۆرەش ئاسان نییە کە بتوانم بەو پێناسە کورتەی باوکم بگەم و هەوڵ و تێکۆشانی شەو ڕۆژ و ڕۆژووی قرچەی هاوین و شەو نوێژی شەوە ساردەکان و قورئان خوێندن و ذیکری بەردەوام و خۆپاراستن لە گوناهی گەورە و بچووکی دەوێ. بەڵام هەرچۆنێک بێت ساڵحانم زۆر خۆش دەویست و حەزم بە بیستن و لەبەرکردنی وتەکانیان هەبوو. پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم دەفەرموێ المرء مع من أحب. واتا مرۆڤ لەگەڵ خۆشەویستانیدا حەشر دەکرێت لە قیامەتدا و منیش بەو هیوایە بووم. منیش وەک ئیمامی شافعیم لێهات کە خۆشم دەویستن بەڵام لەوان نەبووم وەک دەفەرمێت أحب الصالحين ولست منهم لعل أنال بهم شفاعة واكره من كان بضاعته المعاصي ولو كنا سويا في البضاعة. خوشکان و برانی هاو بڕوام من لەم کارمدا مەبەستم ئەوە نەبووە وەک نووسەرێک بەرهەمەکانم زۆر بکەم و خۆم بە گەلانی مسلمان بناسێنم. نەخێر بەڵکو خۆم هەستم دەکرد کە نەخۆشم. نەخۆشی جەستەیی نا، نەخۆشی جەستەیی ئاسانە، بەڵکو نەخۆشی ئیمانی، نەخۆشی بەندایەتی، نەخۆشی باوەڕلاوازی و دڵمردوویی. بۆیە ئەم کارم وەک چارەسەرێکی دڵی خۆم و بۆ خۆم نووسی و هەموو جارێک دەچوومە حوزوری ساڵحان لە مەشهەدێکی کوورتدا لە دیوەخانە ئیمانیەکەیان دەمامەوە هەستم دەکرد برینەکانی دڵم وردە وردە گۆشتە و ژوو دەهێننەوە و ساڕێژ دەبن. ئیتر لەو ڕۆژە بەدواوە عەشقیان بووم. زۆر حەزم دەکرد بەردەوام لەلایەن بم بەڵام شایانی کۆڕ و کاروانیان نەبووم چونکە نەخۆش بووم. نوێژم دەکرد چێژی نەبوو، ذیکرم دەکرد تامی نەبوو، قورئانم دەخوێن دڵم ڕەق بوو هەست و هەناوی نەدەهەژاندم. شەو نوێژم بۆ نەدەکرا، ڕۆژووی سونەتم بۆ نەدەگیرا. کەس و کار و هاوڕێکانم دەمردن و لەگەڵ تەرمەکانیاندا دەڕۆیشتم بەڵام دڵم ڕا نەدەچڵەکا و لە مردن نەدەترسام. پێغەمبەر صلی الله عليه وسلمم خۆش دەویست بەڵام ئامادە نەبووم هەموو فەرمودەکانی جێبەجێ بکەم. بە کورتی هیچ پەرستش و لەگەڵ خوددا ژیانم هیچ تام و چێژێکی نەبوو. بۆیە بۆ یەکەم جار
کتێبی نووسەری مەزن و خواناس ئیبن الجەوزیم بینی بەناوی سیفەت الصفووە دانیشتم و خوێنمەوە و هەستم کرد چاوی پڕ کردم لە ئاو هەستم کرد حەز بە خوددا پەرستی و بەندایەتی دەکەم چێژ لە هات و چۆی مزگەوت و نوێژی بە کۆمەڵ وەردەگرم هەستم کرد من کۆمەڵێک هاوڕێی نوێم دۆزیوەتەوە کە زۆر جوداوازن لە هاوڕێکانی چواردەورم ئەو هاوڕێیانم هەیان بوو چەندان سەدە لەمەوبەر مردبوون بۆیە حەزم کرد لە چاپی بدەم تا ئەم ڕابوونە ئیسلامیە جوانەی بە جوهد و ناڕەحەتی هەموو لایەک هاتۆتەکایەوە و زانەی خواناس و ساڵحانی لێ دروست ببێت و کاروانی مبارەکی ساڵحان لە کوردستانەوە سەر هەڵ بداتەوە و تیشک و ڕووناچیەکەی هەموو نیشتیمانی عەرەبی وڵاتی فارس و گشت جیهان بگرێتەوە ئینشاء الله ئەم کارەی من زۆر کەمە خزمەتێکی زۆر بچووکە بەڵام ئەگەر پەروەردگاری گەورە و عەززە وەجەل بەرەکەتی تێبخات دڵنیام دەورێکی زۆر گەورەی دەبێت و ڕۆڵێکی موعجیزەیی دەبینێت و کاری کردە خۆم و دووبارە زیندوی کردمەوە و گیانێکی کردەوە بەبەرمدا داواکارم لە هەموو خوێنەرار و بیسەرانی بەڕێزی خۆشەویست لە هەر ساتێکدا بن ئەگەر ئەم کتێبیان خوێندەوە و گوێیان لێبوو سوودیان لێوەرگێت بە ئازاتی منی نێزانن بەڵکو داوایان لێ دەکەم دەستەکانیان بەرز بکەنەوە بۆ لای پەروەردگار و نزایەکی خێرم بۆ بکەن کە لە سزای سەختی خۆی بمپارێزێت و بەڕەحم و بەزەیی خۆی لە ساحەی مەحشەردا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلمی خۆشەویست و ساڵحاندا حەشرم بکات لەگەڵ هەموو خوشک و برایانی مسلمان هەروەها داواکاریەکی برایەنەم لیان هەیە کە ئەم کتێبە بۆ خێزان و کوڕ و کچەکانیان و خوشک و برا و باوک و دایکیان بخوێننەوە چونکە هەز دەکەم تۆوی ساڵح بوونی تێدا چێندراوە و کاریگەری خۆی دەبێت ئینشاء الله لە کۆتاییدا زۆر سوپاسی برای بەڕێز و خۆشەویستم دەکەم کاک فائیق خاوەنی کتێبخانەی نارین لە هەولێر کە هەستا بە پێشکەشکردنی دەورێکی تەواوی الجامع لشعب الإيمان إمامي بيهقي لم كارمدا سودتي جورم لورقرد فجزاؤه الله بألف خير عمر توفي خطاط دي رمزاني سال 1430 يجي نوي 2009 هەڵەبجە مزگەوتی فیردەوس خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات ئێستاش لە بەشی یەکەم دەست پێ دەکەین کەوا ئەو 5 خاڵەی ناسراوە بە ساڵحان و کە بەدەء بوون ساڵحین ناسراوە یەکەم ذیکر و یادکردنی خوای عەزەوەجەل بە بەردەوامی لە ژیانی دنیاماندا هەموو کەسێک ذیکر دەکات دەوڵەمەندەکان هەمیشە ذیکر و یادی پرۆژە بەرهەمهێنەکانیان دەکەن و هەردەم قەرزەکانیان حسێب دەکەن کە لە لای خەڵکیە و هەمیشە دەرگای قاسەکانیان دەکەنەوە و بەدزی هەژارانەوە پارەکانیان دەژمێرن و بۆنی دەکەن جۆرێکی تر لە خەڵکی ذیکر و یادی خۆشەویستەکانیان دەکەن و هەمیشە خۆیان دەکەن بە قوربانیان و وێنەکانیان دەخەنە سەر چاویان و شەوانە بەیادی ئەوانەوە خەو دەچێتە چاوەکانیان و کاتێ قسەیان لەگەڵدا بکەیت بەدەم وەڵامت دەدەنەوە بەڵام بەدڵ لە لای ئەوانن و ئاگایان لای تۆ نییە ئەم ذیکرانە و چەندان ذیکری تریش وەک ذیکری دایک بۆ کۆرپەی لەدەستچووی هەمیان هەر ذیکرن بەڵام هیچ یەکێک لەو ذیکرانە شایانی ئەوە نییە کە ئەو هەموو کاتەی بۆ بکوژرێت و دنیا هەر چۆنێ ببێت دەڕوات چ دەوڵەمەند بی چ هەژار بی برای گەنج هاوسەرگیری ئەوە ناهێنێت تۆ غەم و هەموو بیر و ئەندێشت هەمووی بەهە دەربەریت لە پێناو ژنهێناندا برای دەوڵەمەند پارە ئەوە ناهێنێت تۆ ذیکری بکەیت بەڵکو شایانی ئەوەیە ذیکری ئەو خوایە بکەیت کە پارەکانی پێداویت وەک سوپاسکردنی بەڵام ذیکری ڕاستەقینە و ذیکری شایستاوەیە کە بەردەوام دڵت لای ئەو کەسە بێت کە ئەم بوونەوەرە گەورە و فراوانەی دروست کردووە و ژیان و مردن بەدەستی ئەوە و بەڵگەی ژیری و عاقڵی و تێگەیشتنی کە 24 کاتژمێر لە یادتان بێت و بەدڵ و مێشک لە لای پەروەردگارەکەی بێت دەیکەواتە شایانی ئەوەن کە خوایش لیان ڕازی بێت و پاداشتی زۆر گەورەی بۆ ئامادەکرد بن
هەروەکو خودای پەروەردگار دەفەرموێت والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. سوورەی ئەلئەحزاب ئاەتی 35 واتە ئەو پیا و ژنانەی کە زۆر و لە ڕادەبەدەر یادی خوا دەکەن خوایش لە پاداشتیاندا لێخۆشبوون و پاداشتی زۆر گەورەی بۆ ئامادەکردوون. لە ڕۆژی ترسناچی حەشردا ئەوانە بێخەمن خۆر لێیان نادات لەژێر سێبەری عەرشی پەروەردگاردا شیانیان لێدا هێڵاوە و سەیری ئەو خەڵکە داماوەی گۆڕەپانەکە دەکەن وەک پێغەمبەری ئەکرەم صلى الله عليه وسلم دەفەرموێت لە ڕۆژێکدا کەسێک سێبەری نییە کە بچێتە ژێریەوە و لە گەرمای خۆریە و ڕۆژە ناهەموارە خۆی بپارێزێت. ئالەو کاتەدا خوا عەزەوەجەل 7 کۆمەڵ دەست نیشان دەکات و لە ڕێزەکاندایان هێنێتە دەرەوە بەرەو سێبەری عەرشی ئەعلا دەیان بات و دەی خۆشبەختی بۆ ئێمە ئەگەر یەشێک بین لەو 7 کۆمەڵە کە حەوتەمینیان کەسێکە بە پەنهانی ذیکر و یادی خوا دەکات و بەڕادێک چاوەکانی وەک قۆخ سوور دەبنەوە و ئاویان لێدێتە دەرەوە و دەست دەکات بە گریان. برای خۆشەویستم خوشکی ئازیز، دەبێ من و تۆ چ نرخێکمان هەبێت لەوانێت جگەل لە گەڕەکەکەی خۆمان کەس نەمان ناسێت و باسمان نەکەن چ جای فەرمان ڕەوا و کار بەدەستە باڵاکانی وڵات دەی بۆ شتێکت پێ نەڵێم ئەگەر بیکەی گەورە و فەرمان ڕەوای هەموو جیهان باست بکات و لە یادیا بیت ئەویش ئەوەیە تۆ ذیکر و یادی ئەو بکە چ لە دڵی خۆتدا چ لە ناو خەڵکیدا. ئەمەش قسەی من نییە بەڵکو فەرمودەی پێغەمبەرە نازدارەکەتە صلى الله عليه وسلم کە لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێت هەر کاتێ بەندەکەم لە دڵی خۆیدا یادم بکاتەوە منیش لە دڵی خۆمدا یادی دەکەمەوە و هەر کاتێ لەناو خەڵکدا یادم بکاتەوە منیش لەناو کۆمەڵێکی زۆر چاکتر لەو کۆمەڵەی ئەودا یادی دەکەم. دەی ئیتر بۆچی لەگەڵ خەڵکی بێ ئاگا و دوور لە یادی خوددا بژین؟ ئەی بۆچی نەچینە ڕیزی ئەو کەسانەی خوای گەورە لە قورئانەکەیدا بە ئولول ئەلباب ناوی بردوون بەکارێکی زۆر ئاسان ئەویش ئەوەیە بەدانیشتنەوە بە پێوە بە ڕاکشانەوە بە خەوتنەوە ذیکر و یادی پەروەردگار بکەین وەک دەفەرمێت الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە هەموو حاڵەتەکان و کاتەکاندا ذیکر و یادی خوای عەزەوەجەل دەکرد و سبحان الله چ پێشەوایەکمان هەیە لە هەموو کە زیاتر ذیکری خوای گەورەی کردووە. ئەمە ژوانەیەکە بۆ وتار خوێنان و پێشەوایانی ئومەت کە هەموو هۆکارەکانی بەرەو خواچوون و ساڵح بوون بەکردەوە بچەسپێنن نەک تەنها بە وتەی دەم یان بنووسین. بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئایا حەز دەکەن بچنە ڕیزی تاکانەکان ئەوانەی کەسیان پێناگات یاخود بڵین یەکەمەکان مەگەر کەسێک وەک ئەوان لە ذیکری خوادا ڕۆچوو بێت؟ دەی گوێ بگرە بۆ پێغەمبەری ئەکرەم صلى الله عليه وسلم کە چی دەفەرموێت کاتێک دای بەلای چێوی جمداندا فەرمووی بکەونە ڕێ ئەمە چێوی جمدانە و تاکانەکان پێشکەوتون. هاوڵان وتیان ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تاکانەکان چێن؟ اینجاویش فەرمووی ئەو ژن و پیاوانن کە زۆر و بەردەوام یاد و ذیکری خوای گەورە دەکەن. ذیکرکردن زۆر هەرزانە، پارەی تێ ناچێت، زۆر ئاسانە و دەستنوێژی ناوێت، تەنها جوڵاندنەوەیەکی لێوەکانی دەوێت و خوای گەورەش لە فەرمودەی قودسیدا دەفەرمێت من لەگەڵ بەندەکەمدا دەبم تا ذیکرم بکات و لێوەکانی بەیادی منەوە بجوڵێت. ئەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی خستینە بەهەشتەوە ئەزانی لە چ شتێکی ژیانی دنیا پەشیمانین، دەی گوێ بگرە بۆ پێغەمبەرە نازدارەکەت صلى الله عليه وسلم و بزانە چی دەفەرموێت. خەڵکی بەهەشت خەفەت بۆ هیچ شتێکی دنیا ناخۆن کە لە دەستیان چوو بێت جگە لە خەفەتیان بۆ ئەو کاتانەی کە ذیکری خۆیان تێدا نەکردووە. ئایا هەستت بەوە کردووە کە ئەو کاتانەی ذیکر و یادی خوا دەکەیت دڵت ساف دەبێتەوە لە ژەنگ و ژیوار و پاک دەبێتەوە؟
دەی فەرموو گوێ بگرە بۆ وتەی ئەبوو دەردا هاوڵی بەڕێز و دڵسۆزی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و زانا مەزنەکەی وڵاتی شام کە دەفەرموێت هەموو شتێک سپیکردنەوەی دەوێت و سپیکردنەوەی دڵیش بە ذیکر و یادی خوای عەزەوەجەل خاوێن و سپی دەبێتەوە. ئایا دەزانیت ذیکرکردنی بەردەوام بەڵگەیە لەسەر خۆشویستنی پەروەردگار؟ دەی گوێ بگرە بۆ مالیکی کوڕی دینار کە دەفەرموێت علامة حب الله دوام ذكره لأن من أحب شيئا أكثر ذكره لنشاني خوشويسني خوايا بردوام ذكر يادي بكيد چونك هر كسيك هر شتيشي خوش بيد بردوام باسي دكات. فتح الموصليش دلي او كسي براستي خواي خوش دويد بأندازي چاوتروكانيك بآقا نابد ليو وقد فرميت المحب الله لا يغفل عن الله طرفة عين. اگر حەزت کرد خوای گەورە خۆشیەکانی دنیات پێ ببەخشێت وەک ژن و ماڵ و خان و منداڵ و ئۆتۆمبیل و شتەکانی تریش بەگشتی ئەوە ذیکری خوا زۆر بکە لەوانەش زیاترت پێ دەبەخشێت. وەخوای گەورە لە فەرمودەیەکی قودسیدا فەرمیەتی هەر کەسێ ذیکر و یادکردنی من لە پاڕانەوە و داواکاری بخات ئەوا لە داواکاران زیاتری پێ دەبەخشم. علی کوڕی ئەبوو تالیب ڕەزای خوای لێبێت لەگەڵ فاتیمەی خێزانیدا دەستنە خزمەت پێغەمبەر و داوای خزمەتکارێکی لێ دەکەن. بەڵام ئەو دەفەرمێت ئەی چۆن شتێکی باشترتان پێ بڵێم؟ وتیان چییە؟ فەرمووی هەموو ڕۆژێ بەیانیان و ئێواران 33 جار سبحان الله و 33 جار الحەمدولله و 34 جار الله ئەکبەر بکەن. ئیمامی علی فەرمووی لەو ڕۆژە بەدووە بۆ تەنها ڕۆژێک وازم لەو ذیکرانە نەهێناوە. پیاوێک پێیوت تەنانەت شەوی سفینیش؟ ئیمامی علیش فەرمووی تەنانەت شەوی سفینیش. ئەوەش ئیمامی عوثمانی کوڕی عەفانە ڕەزای خوای لێبێت و ئەوەمان پێ دەڵێت کە ئەگەر دڵەکان پاک و خاوێن بن لە گەرد و تەپ و تۆزی کوفر و دووڕووی و دنیا پەرستی ئەوە لە ذیکر و یادی خوا تێر ناخوات و بەردەوام تینووی ئەو خۆراکەیە. خوشکانی بەڕێز و سەنجین، ئەتوانیت بەدەم حاجەت شۆرینەوە، بەدەم چێش لێنانەوە، بەدەم دڵشۆرینەوە، بەدەم منداڵ پەروەردەکردنەوە لێوەکانت بە ذیکر و یادی خوا بجوڵێنیت و نهێڵی هەناسەکانت بە بێهودە بڕوات. جارێک بەسەردان چوون بۆ ماڵی برایەکی موسڵمانم و ماوەی شەو و ڕۆژێک لەوێ مامەوە و لەو ماوەیەدا شتێکی زۆر گرنگم لە خوشکێشی ئەو برایەدا بەدی کرد کە خوا زیارم لە هەموو خوشکێکی موسڵمانی تردا بەدی بکەم. بینم ئەو خوشکە بەدەم سفرە ڕازاندنەوە و چێش لێنان و خواردن و ئاو و ئامادەکردنەوە هەردەم لەبەردەم خۆیەوە بە سوچی لێوەکانی دەجوڵاند و شتێکی دەوت کە من لێی حاڵی نەدەبووم. منیش بوو بە خەفەتم، بۆیە پێش ئەوەی بگەڕێمەوە و هۆی ئەوم لە برایەکەی پرسی و ئەویش وتی ئەو خوشکەم زۆر سەیرە، کەس ناتوانێت وەک ئەو بێت، شەو ڕۆژ بەدەم ئیش و کارەوە و هەموو چرکێکی ژیانی زیکری خوا دەکات و من کە برای ئەوم حەسوودی بەو ڕۆژتە بەرزەی دەبەم و هەرچی دەکەم ناتوانم وەک ئەو بم. ذلك فضل الله يؤتيه من يشاء. هەر لەسەر ئەم شێوازە پیاوێک بە میوانی لە لای زانای خواناس ئیبراهیمی کوڕی ئەدهەم مایەوە و دەڵێت تا بەیانی چەند جار بە خەبەر هاتم دەبینم ئیبراهیم بە خەبەرە و ذیکری خوا دەکات. ئیتر زۆر خەفەتبار بووم بۆ حاڵی بێ ئاگایی خۆم و بەم ئاەتە دڵی خۆم خۆش دەکرد کە خوای پەروەردگار لە قورئانەکەیدا دەفەرمێت ذلك فضل الله يؤتيه من يشاء. ئەگەر خوای باڵا دەست چاکت بۆ بکات و هاوڕێکی ذیکر و هەمیشە ذیکرکەرت پێ ببەخشێت ئەوە چاکەی دنیا و ئاخیرەتت دەستکەوتووە و سەیری ئەم پیاوە بکات دەڕوات بۆ سەفەری حەج. مەخول دەڵێت بەهیم هات بۆ لام و پێیوتم کە کەسێکی دراوسەی خۆت کە نیازی حەجکردنی هەبێت بۆم دەستنیشان بکە تا لەم سەفەرەدا هاوڕێم بێت. دەڵێ منیش پێم وت باشە و بۆم پەیدا کرد. پاشی گەڕانەوەی لە حەج چوون بۆ لای بەهیم و پێم وت هاوڕێکەت چۆن بوو؟ وتی باشترین هاوڕێ بوو، زۆر ذیکر و یادی خوای دەکرد و بەردەوام قورئانی دەخوێند و فرمێسکی هەردەم حازر بوو، ئەزیەت و ناڕەحەتی هاوڕێکانی قبول دەکرد. دەی خوای گەورە لە باتی من پاداشتی بداتەوە. حەز دەکەیت بزانیت کە خوای گەورە کەی باست دەکات و ناوت دەبات؟
دەیگوێ بگرە لەو ڕووداوەی کە ثابتی بەنانی بۆمان دەجێڕێتەوە و جعفەر ڕیوایەتی کردووە. ثابتی بەنانی دەڵێت پیاوێک لە خواناسەکان بە هاوڕێکانی خۆی وت من ئەزانم چ کاتێک پەروەردگار باسم دەکات و هاوڕێکانی واقیان ورما و وتیان ئەزانی چ کاتێک باست دەکات؟ وتی بەڵێ. وتیان چ کاتێک؟ وتی هەر کاتێک من یاد و باسی ئەو بکەم ئەویش باس و یادی من دەکات. ئەمە سەیر نییە، چونکە خوای عەزەوەجەل لە سوورەی ئەلبەقەرەدا ئەمەی سەسپاندووە و زۆر لە مێژە باسی کردووە و فەرموویەتی فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. واتە یادتان دەکەم کاتێک یادم بکەن. ڕابیعەی عەدەوی سەرمەشقێکی زۆر گەورە و مەزنە بۆ سەر جەم خوشکانی موسڵمان تا ئەوان چاوی لێ بکەن و لە خۆشەویستی خوا و یادکردنی و ترسان لە ڕۆژی ناهەمواری قیامەت و ئاگری دۆزەخدا وەک ئەو وابن. هەمیشە لە ذیکرکردن ماندوو نەبووە، تەنانەت ئەو شتانەشی دەی خوارد ذکری پێدەکردن ئەو جا دەی خواردن. دەیگوێ بگرە بۆ ئەم بەسەر هاتە کورتە. عەبدوڵای کوڕی ئیسا دەڵێت باوکم نردمی بۆ کارێک بۆ لای ڕابیعەی عەدەوی و کاتێک ڕۆیشتینە ژوورەوە بۆ لای دەبینیم دوو زەمیلەی لە بەردەمی خۆی داناوە، یەکێکیان پڕە لە مێژوو ئەوی تریان فستقی تێدا بوو. یەکێک لە هاوڕێکانم پێیوتم ئەمە ذیکر و تەسبیحاتی پێدەکات و هەر کاتێکیش برسی بوو لێیان دەخوات. ئەی شوێن کەوتوانی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، خوای گەورە ذیکری داناوە لەبەر دوو شت. یەکەم، هەموو کاتێک مسلمان ناتوانێت نوێژ بکات یان قورئان بخوێنێت یان حەج بکات یان بەڕۆژوو بێت یان خێر و قوربانی بکات، بەڵام هەموو چرکەیەک کەوا لە ژیانی دەڕوات مسلمان دەتوانێت ئەم کارە گەورەیە کە ذیکرکردنە ئەنجامی بدات. چونکە باخەوان بەدەم نەمام چاندنەوە، کرێکار بەدەم بلۆک ڕاکێشانەوە، وەستا بەدەم بلۆک دانانەوە، دوکاندار بەدەم شت فرۆشنەوە و ئەو کەسانی لە شوێنی ئیشگرتنیاندان بە شوێنی خۆیانەوە و لەبەر خۆیانەوە ئەتوانن لا ئیلاهە ئیلا الله یان ئەستەغفر الله یان سبحان الله بکەن و چێشی کردەوەکانیان قورس بکەن بۆ ڕۆژی قیامەت. دووەم ذیکر بۆ سڕینەوەی گوناهەکانە، بەتایبەت گوناهە بچووکەکان و ئەو گوناهانەیشی لە نێوان بەندە و خوادا ئەنجام دراوە و حەق الناس لەسەریان نییە. وەک چۆن قوتابیەک خەتکوژێنەوە بەکاردێنێت بۆ سڕینەوەی هەڵەکانی مسلمانیش ذیکر دەکات، بەتایبەت ئەستەغفر الله و هاوشێوەکانی بۆ کوژانەوەی تاوانەکانی کە ڕۆژانە لە دەستی دەردەچێت. حوذەیفەی یەمانی خوالی ڕازی بێت دەڵێت وتم بە پێغەمبەر صلی الله عليه وسلم من زۆر ئەترسم ئەم زمانم بمخاتە ناو ئاگرەوە، چونکە من کەسێکم زۆر بەسەر منداڵەکانمدا دەقیڕێنم. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم فەرمووی ئەی لەگەڵ ئەستەغفر الله واتە خوایە لێم خۆش بەدا چۆنی؟ چونکە من لە ڕۆژێکدا 100 جار ئەستەغفر الله دەکەم. یوسف پێغەمبەر عليه السلام زانە چۆن لە کۆڕی ذیکر گەیشتووە. یوسف پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕووی دەکردە پەروەردگار و دەیفەرموو ئەی پەروەردگارم، ئەگەردام بەلای کۆمەڵی کەسدا کە ذیکر و یادی تۆیان دەکرد لام نەدا لایەن و ویستم بڕۆم ئەو قاچەم بشکێنە کە نزیکە لەیان تا نەتوانم بڕۆم و لەگەڵیاندا دانیشم و ذیکری تۆ بکەم. هەر لەبەر گەورەی و مەزنی ذیکرکردن بوو کە ساڵحان هەموو ئامۆژگاریەکانیان بۆ خەڵکی لاواز ئەوە بوو کە بەردەوام خوایان لەبیر بێت و هەمیشە ذیکر و یادی بکەن لە هەموو جێگایەکدا. پیاوێک هاتە خزمەت ئەبی موسلیمی خەولانی و پێیوت ئەی باوکی موسلیم، ئامۆژگاریەکم بکە. فەرمووی لەژێر هەموو درەختێک و هەموو بەردێکدا ذیکری خوا بکە. کابراوتی ئامۆژگاری زیاترم بکە. فەرمووی ئەوەندە لە ذیکری خوادا ڕۆبچۆ تا هەندێ لە خەڵکی وابزانن کەوا تۆ شێتی. هەر ذیکرەکەوا دڵە قاسی و ڕقەکان نەرم دەکاتەوە و نوری باوەڕی تێدا دروست دەبێتەوە و پاش ئەوە حەز دەکەیت کردەوەی چاک بکەیت و لە کاری خێریش خۆت ناتزیتەوە. سەیری ئەم متوێژەی نێوان حەسەنی بەسری و پیاوێک کە ڕووی داوە بیکە. پیاوێک هات بۆ لای حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت و پێیوت ئامۆژگاریم بکە، چونکە ئاهوو سکاڵای دڵڕەقیم بۆ لای تۆ هێناوە. شێخ حەسەنیش پێی فەرموو بە ذیکرکردن نەرمی بکەوە و بیخوسێنە. ماوەیەک کردبووم بە عادەت کە لە سلێمانیەوە بەرەو بەغدا دەگەڕامەوە، لە ناو پاسەکەوە عەموودەکانم دەبینی بە قەراغی جادەکەدا زۆر بە خێرایی تێدەپەڕین.
منیش بیرم کردەوە کە لەگەڵ هەموو عەمودێکدا لا ئیلاهە ئیلا الله بکەم و بەو کارەیش زۆر دڵخۆش بووم چونکە بەسم بوو لە قیامەتدا یەک ئەو عەمودانە شایەتیم بۆ بدەن کە بە ژمارەی ئەوان ذیکری خوام کردووە. بەڵام شەیتان خەتوورەیەکی ترسناکی هێنا بە خەیاڵمدا و خەریک بوو لەو تۆزە ذیکریشم بخات. بە شێوەیەکی فێڵبازانە پێیوتم تۆ ناتوانی وەک سەلەفی ساڵحی ئەم ئوممەتە ذیکری زۆر بکەیت و لە یادی خوددا ڕۆ بچیت و بەم ذیکرەکەمەشتەوە دەچیتە ڕیزی دووڕوەکان ئەلمونافقون. بۆیە هەر نەیکەیت باشە و لە باتیدا ڕۆژنامەیەک بگرە بەدەستەوە و تا بەغداد تەواوی بکە. پاشماوەیەک بۆم دەرکەوت کە ئەمە داوێکی ترسناکی شەیطانە بۆ منی هەژاری ناوەتەوە. بۆیە وتم شەیطان بەر نەفرەتی خوا بکەویت. کردنی کردەوەی چاکە لە نەکردنی زۆر باشترە و ئەو ئاەتش پاڵپشتی دەکا ولا يذكرون الله إلا قليلا واتە لەناو خەڵکیدا ذکر دەکەن بەڵام لە پەنهانیدا نایکەن. عەبدوڕەحمانی کوڕی یەزیدی کوڕی جابر دەڵێت بە عومەیری کوڕی هانئیم وت دەبینم زمانت لە ذیکری خوا ماندوو نابێت. ئایا لە ڕۆژێکدا چەند جار سوبحان الله دەکەیت؟ ئەویش لە وەڵامدا وتی 100,000 جار دەیکەم ئەگەر پەنجەکانم هەڵیان نەکرد بێت. ذیکرکردنی پەروەردگار بەڵگەیەکی گەورەی لەسەر خۆشویستنی پەروەردگار، چونکە مرۆڤ ئەگەر ڕقی لە کەسێک بێت نەخۆی باسی خێری دەکات نەپێشی خۆشە هیچ کەسێک باسی ئەو بکەن بە چاکە. بۆ یادکردنی پەروەردگار بەڵگەیەکی گەورەیە لەسەر ئەوەی کە دڵەکە خۆشویستی پەروەردگاری تێدا نیە و دڵی بەخوای خۆی ناکرێتەوە. با گوێ بگرین بۆ ئەو وتەی حەسانی کوڕی عاتیە ڕەحمەتی خوای لیبێت کە ئەوزائی دەیجێڕێتەوە و دەڵێت هیچ کەسێک دوژمناتی پەروەردگاری نەکردووە بە شتێک کە خوا زۆر پێی ناخۆش بێت بە ئەندازەی ئەوەی کە کەسێک ناوبردنی خوای پێ ناخۆش بێت یان پێی ناخۆش بێت لە لایدا باسی پەروەردگار بکرێت. کۆتایی ذیکر و یادی پەروەردگار بە وتەیەکی زانای خواناز ئەبا سولەیمانی دارانی کۆتایی پێدەهێنم کە جێگای دڵخۆشیە بۆ باوەڕدارە ذیکرکەر و شەو نوێژگەڕان و بە ئاگاهێنانەوەشە بۆ غافڵ و بێ ئاگایان. ئەبوو سولەیمانی دارانی دەڵێت لە سوجدەدا بووم ئاگام لە خۆمان نەمابوو خەوم لێکەوت. دەبینم لە خەونمدا یەکێک لە حۆریەکان هات و نوکە شەقێکی تێهەڵدام و وتی پێم خۆشەویستەکەم خەو دەچێتە چاوەکانت لە کاتێکدا پادشای هەموو جیهان بەخەبەرە و بۆ شەو نوێژگەڕان دەڕوانێت. دەی کوێرایی دایت چاوێ خەوتنی پێخۆشتر بێت لە پاڕانەوەی پەروەردگار. دەی هەستە بێکاری نزیک بۆتەوە خۆشەویستان بە لیقای یەکتر شاد بوون. دەی ئەم ڕاکشانە دیانی چی؟ خۆشەویستەکەم بینایی چاوم ئایا خەو دەچێتە چاوەکانت لە کاتێکدا من لە ناو کەژاوەدا بۆ تۆ گۆش کراوم لە فلان کات و فلان شوێنەوە؟ دەڵێ بە خێرایی بە خەبەر هاتم و ئارەقی شەرمەزاری لە ناو چاوم دەهاتە خوارەوە بەهۆی ئەو هەموو سەرزەنشتەیەوە بۆم. بەڵام چێژ و شیرینی وتەکانی لە دڵ و گوێمدا دەزرینگایەتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خاڵی دووەم لەو خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەو پێنج خاڵەی کەوا ساڵحانی پێناسراوە گریان و فرمێسک ڕشتن لە ترسی خوای عەزەوەجەلە. خوای میهرەبان لە زۆرێ لە ئاەتەکانی قورئانی کەریمدا ئاماژە بەوە دەکات کە گریان و فرمێسک ڕشتنی مسلمان بەڵگەی ڕازگوێتی لە ئیمانەکەیدا. خوای پەروەردگار شانازیان پێوە دەکات ڕوو دەکاتە سەنگەری بێباوەڕان و پێیان دەڵێت قل آمنوا به أو لا تؤمنوا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا. گرنگ نییە لەلام باوەڕدێنن یان نا، چونکە کۆمەڵێ باوەڕداری خاوەن عەقڵ و زانست لە پێش ئەوانەوە باوەڕیان هێناوە، نەک هەر باوەڕێکی ڕووکەش و سادە، بەڵکو بە جۆرێ باوەڕیان هێناوە کە کاتێک ئاەتەکانی قورئان دەخوێنرێتەوە بەسەریاندا خێرا بەسەر ڕوودا دەکەون و سوجدە دەبەن و دەڵێن پاک و بێگەردی بۆ پەروەردگارمان و وتە و پەیمانەکانی خوا بێگومان دێنە دی. دووبارە بەڕوودا دەکەون و بەدەم گریان و فرمێسک ڕشتنەوە پەیتا پەیتا خوشوع و ملکەچیان زیاد دەکات.
برای خۆشەویستم، خوشکی بەڕێزم، باوەڕداری ڕاستەقینە دڵی زۆر ناسکە، گریانی حازرە. ئەگەر باسی خوای گەورەیان لە پاڵدا بکرێت دڵیان دەترسێت و دڵیان دەلەرزێت، وەک لە سوڕەی ئەنفالدا و لە ئاەتی 2دا خوای پەروەردگار دەفەرمێت: إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم. زۆر ترسناکە بۆ دڵ، بۆ مێشک، بۆ چاو کە قورئانی بەسەردا بخوێندرێتەوە و لە هەمان کاتدا دڵی پڕ نەبێت لە گریان و وەیلیش بۆ کەسێک وەک گریانی نایەت پێش بکەنێت و گاڵتە بکات. وخوای پەروەردگار لە سوڕەی ئەننەجم ئاەتی 6دا دەفەرمێت: أفمن هذا الحديث تعجبون وتضحكون ولا تبكون. برای مسلمانم، ئایا ئەزانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بەهەشت و دۆزەخی بە چاوی خۆی دیوە لە ئیسرا و میعراجدا، بۆیە زۆر بەکەمی پێکەنیوە و هەمیشە خەفەتبار بووە، بۆیە هاوڵە بەڕێزەکانی هەر بەو شێوێ گۆش کردبوو، جارێکیان وتارێکی کاریگەری پێشکەش بە هاوڵان کرد کە ئەنەس ڕەزای خوای لێبێت دەڵێت تا ئەو ساتە وەختە گوێم لە وتاری وانە بوو کە فەرمووی: ئەگەر ئەوەی من دەیزانم لە نەڕەحەتیەکانی ناو گۆڕ و ڕۆژی حەشر و پردی سیرات و ئاگری دۆزەخ ئێوە بتان زانیایە زۆر بەکەمی پێکەنینتان دەهات و زۆربەی کاتەکانتان دەگریان. هاوڵانیش بە جۆرێ کاریگەری لێکردن کە سەریان داخست بوو لە ژێرەوە پڕمەی گریانیان دەهات. با پێکەوە بەیانێکی زوو لەگەڵ ئەبوو عومەردا کە مەولای ئەسمائی کچی ئەبووی بەکر بوو خۆمان بکەین بە ماڵی عومەری کوڕی عەبدولعەزیزدا و بزانین وەک سەرۆک و بەرپرسەکانی لای خۆمان یوان وەک خۆمان لە ناو جێگەی گەرم و نەرمدا و لە پڕخەی خەودایە، یان ساڵحان ئاسا بەرەو قیبلا بە چۆکدا کەوتووە و بە چاوی پڕ لە فرمێسک و بە گریانەوە قورئانی لە باوەشدایە و بە ئاوازێکی خەمناک و حەزین کاریگەر دەوری ئاەتەکانی قورئان دەکاتەوە. یەکێ لە ڕەوشت و ئاکاری بەرزی ساڵحان ئەوەیە کە کاتێک کەسێکی دڵسۆز ئامۆژگاریان بکات و خوای گەورە و لێپرسینەوەی ترسیناچی قیامەتیان وەبیر بێنێتەوە، دەست دەکەن بە گریان و ئامۆژگاریەکان کاریان تێدەکات. دەی با پێکەوە گوێ بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز بگرین ڕەحمەتی خوای لێبێت کە چۆن ئامۆژگاری سلێمانی کوڕی عەبدولمەلیک دەکات کاتێک لەگەڵ سلێماندا لە چێوی عەرەفە وەستا بوون و خەڵکێکی زۆریش بە دەوریاندا وەستا بوون و سلەیمان سەرسام بوو لە زۆری عەشامەکە. لەو کاتەدا عومەر ڕووی تێکردن و پێیوت: ئەمانە ژێردەستەی تۆن و سبەینێ لە قیامەتدا بەرامبەرت دەوەستن و شکاتت لێ دەکەن لە لای خوای عەزەوەجەل. و سلێمانیش چاوەکانی پڕ بوون لە ئاو و دەستی کرد بە گریان: ئەی برای ساڵحم، ئەی خوشکی ساڵحم، ئەزانی مسلمانانی پێش ئێمە چەندە فرمێسکیان خۆشەویست و چەندیان حەز کردووە چاوی خۆیان ببینن گوڵی خواردووە و سوور هەڵگەڕاوە و هۆن هۆن ئاوی پێدا دێتە خوارەوە. برایەک دەجێڕێتەوە و دەڵێت کە ژیانی پێغەمبەری خوا و هاوڵە بەڕێزەکانی و سەلەفی ساڵحم دەخوێندەوە بێزم لە مسلمانیەتی و بەنداتی خۆم دەهاتەوە. شەوانە بیرم لە ئاگری دۆزەخ و سزا ناڕەحەتەکانی دەکردەوە، بیرم لە گەورەی خوای پەروەردگار دەکردەوە، بەڵام هەرچیم دەکرد دڵە ڕقەکەم کە وەک بەردی لێ هاتبوو نەرم نەدەبوو، قەترێک فرمێسک چیە بە چاومان نەدەهاتە خوارەوە. زۆر دەترسام دووڕووبم، باوەڕ لە ناو دڵمدا جێگەی خۆی نەکرد بێتەوە، زۆر خەمبار بووم. لە خۆمم دەپرسی ئەگەر قیامەت و ناهەمواریەکانی لە دڵمدا بچەسپانایە دەی بۆچی قەترێک ئەو لە چاوم نایەت؟ بۆ ئەو ڕۆژەی خۆم گریانم نایەت؟ بەڵام خوای من و تۆ کردی و شەوێکیان قورئانم لە باوەشدا بوو، دەورم دەکردەوە هەموو ماڵەوە لە شیرینی خەودا بوون، بیرم لە گەورەی خوا و وتە پیرۆزەکانی دەکردەوە. لەو کاتەدا شتێکی زۆر گرنگ ڕوویدا کە ئەوەندەی هەموو دنیا دڵمی خۆش کرد. ئەویش ئەوە بوو کە چەند تکێک ئەو لە چاوەکانم هاتنە خوارەوە و منیش لە خۆشیاندا تکەکانم دەگرتەوە و تێر ماچم دەکردن تا لە نێوان پەنجەکانم و دەممدا ون دەبوون و نەدەمان. ساڵحانی ئەم ئومەتە گەورەی ئیسلام ئاوا بوون و ئاوا گریان و فرمێسکڕشتنیان بەلاوە گرنگ بۆ و خۆشیان ویستوە و ناحەقیشیان نییە، چونکە فرمێسک ئەو پەڕی مانای ڕاستکردن و دڵسۆزیە بۆیە پیا و چاکێکی وەک کەعب دەڵێت:
قورسایی خۆم ئاڵتونم هەبێت و هەمووی بکەم بەخێر ئەوەندەی ئەوە دڵم پێی خۆش نییە کە لە ترسی خوای عەزەوەجەل گریانم بێت. گریان شتێکی بیدعانیە و پیاوچاکانی ئیسلام لە علمی تەسەووفی هیندی و فارسیەوە وەریان گرت بێت، بەڵکو هاوڵانی پێغەمبەرە نازدارەکەمان صلی الله عليه وسلم بە بچووکترین ئامۆژگاری گریانیان هاتووە و تا دەجێڕنەوە خەلیفەی ڕاشیدی دووەم عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت ئەوەندە گریا بوو لە ترسی خوای گەورە دوو خەتی ڕەشی لەسەر ڕوومەتی دروست ببوون وەک ئاسەواری جۆگەی فرمێسک. یا سبحان الله، ئێمەش خۆمان بە شوێن کەوتەی قورئان دەزانین، بەڵام وا دیارە ئێمە و هاوڵان ئەز و ئاسمان نێوانمان وەک شاعیری گەورەی کورد مەحوی دەڵێت بەناو ئێمەش ڕیجالین و ڕیجالی هەم ڕیجالین هەم بە فەجری ناو دەبەن سەد حەیف ئەگەر سادق ئەگەر کاذب. یان ئەبوو موسای ئەشعەری خوالی ڕازی بێت ئامۆژگاریمان دەکات و داوامان لێ دەکات کە بگرێن بۆ خۆمان، وەگەر گریانیشمان نێت با بە زۆر خۆمان بگریانین و پاشان باسی ئەومان بۆ دەکات ئەگەر لە دنیادا نەگرین و فرمێسک نەڕێژین ئەوە لە ناو ئاگری دۆزەخدا خەڵکەکە ئەوەندە دەگرین تا ئاو لە چاویان دەبڕێت و وشک دەبێت، پاشان لە باتی فرمێسک خوێن لە چاویان دێتە دەرەوە بە جۆرێ جۆگە دروست دەکات ئەگەر کەشتی تێبخەین بە ئاسانی هات و چۆی تێدەکات. گوێگرانی بەڕێز و خۆشەویست خوشکان و برایان، بیستوتە ماڵێک بە گەورە و بچووکیانەوە لە ترسی خوا پێکەوە بگرین کە من ناوم ناوە ماڵێک لە گریان، ئەویش ماڵی خەلیفەی دادپەروەری ڕاشید عومەری کوڕی عەبدولعەزیزە. ئەمە چۆن بووە؟ ئەبی مەودود دەگێڕێتەوە و دەڵێت ڕۆژێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز قورئانی دەخوێن گەیشتم ئاەتەی کە خوای گەورە لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا. سوڕەی یونس ئاەتی 61. زۆر بەکوڵ دەستی کرد بە گریان بە جۆرێ هەموو ماڵەکە گوێیان لێبوو. فاتیمەی خێزانی هات لە پاڵیدا دانیشت و وەک ئەو دەستی کرد بە گریان و هەموو کچ و کوڕەکانی کە لەوێ بوون دەستیان کرد بە گریان و لەو کاتەدا عەبدولمەلیکی کوڕی هات بە ژووردا ڕووی کردە باوکی و لێی پرسی باوکە گیان ئەوە بۆچی دەگریت؟ عومەری ژوتی خێرە کوڕی خۆم، باوکت ئاوەتە خواز بوو نە دنیای بناسیایە و نە دنیاش ئەوی بناسیایە. دەی وەڵڵاهی کوڕی خۆم ئەترسم لەناو بچم، وەڵڵاهی کوڕی شیرینم زۆر دەترسم بخرێمە نێو ئاگری دۆزەخەوە. یەک ئاەت خانەوادێ بکاتە گریان دەی قڕ بەسەر ئێمەی بەناو شوێن کەوتەی ئەو بەرنامە ڕاست و دروست و بێلەکەین کەچی لەوانێ لە باتی جارێک چەند جار هەموو قورئانمان ختم کردووە، بەڵام تەنها جارێک ئاەتێک نەیوەستاندوین و چەند قەترە فرمێسکێ لە چاومان بێنیتە خوارەوە هەناسەیەکی قوڵ هەڵبچێشین. ئەی خوشکی مسلمانم، ئەی هاوبیر و باوەڕم، ئەی عایشە و فاتیمە و سمەیە و نوسەیبەی ئەم سەردەما، ئێوە بە عاتیفی سۆزدار ناسراون، ئێوە لەبەرخوا لە ترسی دوا ڕۆژ نادیار و ترسناک بگرین، بە چاوی خۆمان فرمێسکەکانتان ببینین. ئەوەش نیشانەی باوەڕە، نیشانەی تەقوایە، نیشانەی عاقیبەت خێرتانە. سەیری ئەم نمونێ بکە و سەیرێکی خۆشت بکە دڵنیام ئینشەئەڵڵا دەگۆڕیت و گریانت بە ئاسانی بۆ دێت. سابتی بەنانی دەجێڕێتەوە دەڵێت ئافرەتێک هەبوو ناوی بوڕدەی سەریمیە بوو، زۆر دەگریا لە ترسی خوای عەزەوەجەل، تاوای لێ هات بوو چاوەکانی تێک چوو بوون، پێیانوت لە خوا بترسە ئەی ناترسی بۆ تەواوەتی چاوەکانت لەدەست بدەیت و شێر ببیت. لە وەڵامیان داوتی وازم لێبێنن، چونکە ئەگەر ئەهلی دۆزەخ بم پەنا بەخوا ئەوە خۆیشم و چاوەکانیشم لەناو دەچن، خواگەر ئەهلی بەهەشت بم ئەوە خوای گەورە لەوێ دوو چاوی باشترم پێدەبەخشێت لەمانەی خۆم جوانتر و باشترن. خەڵکی لەناو گەرمەی قسەی خۆش و شۆخی کردنی خۆیاندا ڕۆدەچن و هەندێک جار تا قاقای پێکەنینیان لە دوورەوە دەبیسترێت، بەڵام ساڵحان ڕەحمەتی خۆیان لێبێت خەیاڵیان لە جێگەیەکی ترە و داڵغیان لە لای دوا ڕۆژە ترسناک و ناهەموارەکەی ڕۆژی قیامەتە. فەرموون جارێکی تریش لە دیمەنی شان و ڕاستەقینەکەماندا عومەری کوڕی عەبدولعەزیز دەبینین ڕەحمەتی خوای لێبێت کە لە ناو هاوڵەکانیدا دانیشتووە بەلاشە لای ئەوانە، بەڵام بەدڵ و دەروون داویەتی لە شەقەی باڵ بەرەو ڕۆژی قیامەت بەرز بۆتەوە. لە سفیانەوە دەجێڕنەوە کە دەڵێت
ڕۆژێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر بێدەنگ بوو. لە کاتێکدا هاوڕێکانی لەناو خۆیاندا قسە و گفتوگۆیان دەکرد، بۆ ڕیان تێکرد و لێیان پرسی ئەوە چییە؟ وا بێدەنگیت ئەی ئەمیری باوەڕداران. عومەر وتی بیرم دەکردەوە لە بەهەشتیەکان کە چۆن سەردانی یەکتر دەکەن و بیریشم لە دۆزیخەکان دەکردەوە کە چۆن هات و هاوار و واوەیلا دەکەن لە ناو ئاگرەکەدا. عومەر ئەمەی وت و دەستی کرد بە گریان. لەوانەیە کەسێک بڵێ دەی ئەوە عومەری کوڕی عەبدولعەزیزە و چێ دەتوانێ وەک ئەو بێت؟ ئەو چێوێک خواناسی و دنیا نەویسی بووە. بەڵام فەرمون با بچینە خزمەت منداڵێکی 16-17 ساڵە کە چۆن چاوەکانی پڕ بوون لە ئاو و گریانی بەند نەکردووە، لە ترسی خوا و ترسی ڕۆژی قیامەت و شەوەکان خەوی لێ نەکەوتووە. بەدەم گریانەوە قورئانی خوێندە لە ناو شەو نوێژدا ڕۆچووە. ئەو کوڕە گەنجەش ئەزانن چێیە؟ ئەوە عەبدولمەلیکی کوڕی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوایش لە خۆش و باوکیشی. با پێکەوە شەوێکی درەنگ خۆمان بکەین بە ژوورەکەیدا و بزانین لەوێ چ باسە. عاصمی کوڕی ئەبوبەکری کوڕی عەبدولعەزیز کە برازای عومەری کوڕی عەبدولعەزیز بوو دەڵێت لەگەڵ وەفدێکدا هاتم بۆ لای سلێمانی کوڕی عەبدولمەلیک و عومەری کوڕی عەبدولعەزیزیشمان لەگەڵدا بوو. پاش سەردانەکە من شەو لە ماڵی عومەر ماینەوە. من و عەبدولمەلیکی کوڕی لە ژوورێکدا خەوتین کە ژنی نەهێنا بوو. پاش ئەوای پێکەوە نوێژی ئیشامان کرد و بەرەو جێگای خەوتن بەڕێکەوتین و عەبدولمەلیکیش دەستی بردشراکەی گوشاندەوە. ژوورەکەی تاری کرد و دەستی کرد بە نوێژکردن تاوە بوو چاوەکانی من چوونە خەو و خەوم لێکەوت. پاش ماوەیەک بە خەبەراتم دەبینم هەر نوێژ دەکات و لەم ئاەتە پیرۆزەدا کە دەفەرمێت ئەفەڕەئەیتە ئین مەتەعناهم سینین ثم جاءهم ما كانوا يوعدون ما أغنى عنهم ما كانوا يمتعون. مانای ئاەتەکەش ئەوەیە ئەی محەممەد صلى الله عليه وسلم دەبینی ئەگەر چەندان ساڵی تریژ لە ژیاندا ئەو بێباوەڕانە بهێڵینەوە و پاشان گیانیان بژێشین، دەی ئایا ئەو چەند ساڵەی ڕابردویان چ سوودیان پێدەگەێنێت؟ عاصم دەڵێت بەدەم گریانەوە ئەم سێ ئاەتەی دەخوێند و هەر کە لێ دەبیەوە خێرا دووبارە و سێبارەی دەکردەوە تاوام لێ هادوتم بەخۆم بەخوا خۆی دەکوژێت ئەوەندە دەگری بۆیە کە ئەوەم بینی وەک ئەوەی بزانێت بەخەبەرم و ئەو گریان و زاریەی پێ ببڕم وتم لا إله إلا الله والحمد لله. کاتێ گوێی لە دەنگم بوو بێدەنگ بوو فزەی لە خۆی بڕی ڕەحمەتی خوای لێبێ. ئەوەش مێرد منداڵێکی گەنج و مڕاهیقە. ئەوە ئاستی خواناسی و بەندایەتیەتی. دەئیتر ئێمە چۆن قسەمان وتارمان نووسینمان کاریگەری لەسەر کەس هەیە کە شەوانە دوو بەتانی پڵنگ لە خۆمان دەپێچین و دەچینە ناو قوڵایی خەوەوە بێ ئاگاین و بێ ئاگاین لەوەی کە خواردنی ڕۆح و پتەوکەری باوەڕ لە ناو تاریکایی شەوەکاندا بەدەست دەهێنرێت و هەموو دڵۆپێک فرمێسک گەروە وشەکان و دڵە ڕقەکان نەرم و ساسش دەکاتەوە. دەبا ساتێکیش بچینە خزمەت یەکێکی تر لە ساڵحانی ئەم ئومەتە گەورەیە کە زانای مەزنی تابعین سەعیدی کوڕی جوبەیرە ڕەحمەتی خوای لێبێت تا بۆمان دەربکەوێت شوێن کەوتوانی ئەم بەرنامە ناوازەی پەروەردیگار هەمیشە گریانیان ئامادێ و تەنانەت نەک لە کاتی ئامۆژگاریکردن یان بینینی یان بیستنی شتێکی ترسناک بەڵکو لە کاتی بیستنی مۆسیقا و شمشاڵدا کە ئەمڕۆ مۆسیقا بۆ خۆشی سەیر و سەفا و گۆرانیەکان لێ دەدرێت و کەسبیری لەلای ئەوە نییە کە گوێی لە مۆسیقاش بوو دەست بکات بە گریان و شین و زاری و فرمێس کڕشتن. بەڵکو ئەمڕۆ شەیتان لە ناو دڵەکاندا چوار مشکی داوە هەناهێڵێ کەمێ بۆ خوا نەرم ببن و چاوەکانیش چەند دڵۆ بە فرمێسکیان لەبەرخوا لێ بێتە خوارەوە. دەیبرای خۆشەویست و خوشکی سنجینم با بە من و تۆ کەمێ خۆمان ڕاوەشێنین و هەر هیچ نەبێت وەزع لە شەیتان تێک بدەین و نەهێڵین بە مرتاحی لە ناو دڵماندا نیشتەجێ بێت. فەرموو لەگەڵ ئەم نمونەیەدا زانای پیاوچاک سەعیدی کوڕی جوبەیریان هێنایە بەردەستی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی کە ئەو کاتە والی عێراق بوو. کاتێک بینی لێی پرسی تا ئێستا خۆشی و ڕابواردنت بینیوە؟ سەعید فەرمووی وا نازانم. حەجاج وتی دەی کوڕینە کواتی پی مۆسیقا دەی عود و نەی لێ بدەن بیکەن بە ڕۆژی خۆتان. وارکە مۆسیقا لێدرا سەعید دەستی کرد بە گریان و حەجاجیش بەسەر سامی و لێی پرسی خێرەوا دەگریت؟ سەعید فەرمووی خەفەتم پێ خوارد چونکە شتێکی زۆر گەورەی بیخستمەوە
ئەم نای کەلوولەک ژەنەکە فووی پێدا کرد ڕۆژی نەفخی سووری یاد خستمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەی ڕاستەقینەیان بووە و مامۆستای گریان بووە و خۆی گریاوە بۆیە توانیوێتی خەڵکیش بخاتە گریان. بۆیە نەوەکانی دوای خۆی بەرە دوای بەرە درێژیان دەدا بە کاروانی گریان. دەی ئایا گوێگرانی بەڕێز و خۆشەویست دەزانیت کە پێشەوە سەرمەشقەکەت لە کاتی نوێشکردندا ئەوەندە گریاوە کە لە سنجیەوە دەنجێک دەهات وەک تەپە تەپی ئاش. متریف لە باوکیەوە دەجێڕێتەوە کە وتوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چاوی خۆم دیومە کە نوێژی دەکرد و لەو کاتەدا دەنجی ناڵە و گریان لە سنگیەوە دەردەچوو وەک چۆن ئاش دەنجی لێ دەردەچێت. ئەی ئایا دەزانیت فرمێسک ڕشتن و گریان لە ترسی خوا لە ئاگری دۆزەخ دەتپارێزێت؟ دەیکەواتە ئەم چەندێڕەی دەربارەی گریان و فرمێسک ڕشتنی ساڵحان بۆ دەخوێنمەوە. لەو بابەوە بۆم باز نەکردویت کە من کەسێکی ڕۆحی و سۆفی و ئەهلی طەریقەت بم، بۆیە خۆم لەم باسە سۆفی گەریانە دەدەم کە لەگەڵ ئەو پەڕی خۆشەویستی و ڕێزم بۆ سۆفی ڕاستەقینە و ئەهلی طەریقەتە ڕاست و دروستەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هانمان دەدات کە بگرین لەبەرخوا چونکە لە ئاگری دۆزەخ دەمان پارێزێت. دەیگوێ بگرە بۆ پێغەمبەرە نازدارەکەت صلی الله عليه وسلم کە دەربارەی گریان چی دەفەرموێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو چاو هەرگیز ئاگری دۆزەخیان بەرناکەوێت. یەکەمیان چاوێک لە ترسی خوا گریا بێت و فرمێسکی ڕشت بێت و دووەمیان چاوێک تا بەیانی پاسەوانی و ئێشکگیری گرت بێت لە ڕێگەی خوا و لە جیهاددا. قورئان خوێندن بە گریانەوە کارێکی سنەتە و هەموو خەلیفە ڕاشیدەکان لە نوێژدا گریاون و لە قورئان خوێندندا گریاون و کاریشان کردۆتە سەر دەرونی نوێژ خوێنەکان. ئەوە عومەری کوڕی خەتابە خواری ڕازی بێت و عەبدوڵڵای کوڕی شەداد دەجێڕێتەوە و دەڵێت من لە ڕیزی دوای دواوە بووم لە نوێژی بەیانیدا بوو دەنجی گریان دەگەشتە لای ئێمە کاتێک سوڕەی یوسفی دەخوێن تا گەیشتە ئاەتی قال إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون. ئێمە وتارەکانمان و شکوو بێگیانن و بەدڵۆپەکانی فرمێس گریان و ئاومان نەداون و تەڕ و پاراومان نەکردوونەتەوە بۆیە کاریگەریان نیە لەسەر دڵەکان و لە مێشک و دڵی بیسەراندا نەقژ نابێت، چونکە هەر کەسێک خۆی گریانی نیەت هەرگیز ناتوانێت خەڵە بکاتە گریان. بەڵام زانانی ناو هاوڵان و تابعین و دوای ئەوانیش تا و تارێکیان داوە ڕیشی خۆیانیان خۆساندووە ئەوەندە گریاون. بەڵام داخەکەم ئەمڕۆ گریان بۆتە عەیبە و خەتیب ئەو کەسەیە ڕستە ڕێک بخات و بقی ڕێنێت و درێژی بکاتەوە، بەڵام نازانێت کە وتارەکەی وشک و بێجیان و بێکاریگەرە. ئەبی هاڕون دەڵێت ئیبن مەسعودی هوزەلی قسەی بۆ دەکردین وتاری بۆ دەداین لەو کاتەدا ڕیشی تەڕ دەبوون بە فرمێسکی چاوەکانی. خۆشک و برای مسلمانم، نازانم بۆچی ئێمە غەمبار و دڵتەنجی ڕۆژی قیامەت نابین و لەو ئاکامە ترسناکە بێخەمین. ئەگە باوەڕمان پێیەتی با بەهێزی کەین بە فرمێسک و خواناسی. ئەگەر پەنا بەخوا گومانمان لەو ڕۆژە ترسناکە هەیە دەی با باوەڕ بێنینەوە و بە ڕەنجەڕۆیی نەمرین. ئەمە ئەمیری باوەڕدارانە معاویەی کوڕی ئەبوو سوفیان خوالی ڕازی بێت زۆر دەکات لە دیڕار کە هاوڕێی ئەمیری باوەڕداران عەلی کوڕی ئەبوو تاڵیب بوو خوالی ڕازی بێت کە وەسفێکی وردی عەلی کوڕی تاڵیبی بۆ بکات. بەڵام دیڕار دەترسێت و دەڵێت بمبەخشە لەو کارە. بەڵام معاویە هەر سوور دەبێت لەسەر داواکاریەکەی. دیڕاری کوڕی دەمڕەش دەڵێت خوا شاهیدە لە هەندێ هەڵوێزدا بە چاوی خۆم دیمە لە شەوێکی تاریک و دەیجووردا کە تەنها ئەستێرەیەک بە ئاسمانەوە نەدەدی. لە ناو میحرابی مزگەوتەکەدا دانیشت بوو بە هەردوو دەست ڕیشی خۆی گرت بوو وەک نەخۆش بەولا لاداشانەکانی دەهاتن و دەچوون وەک خەفەت بارێک بە کوڵ دەگریا و دەهاتە بەرگوێم کە دەیوت ئەی دونیا بۆ ئەم لێ دەکەیت؟ خۆشت دەوێ میان دەتەوێت پەنم پێدا بدەیت؟ نەی خۆی تاڵە بڕۆ خەڵکی تر بخەڵەتێنە. من سێ بە سێکەم خستۆتە دەستی تۆ و تەلاقم داویت، جارێکی تر
جارێکی تر ناتێنمەوە تەمەنت کورتە و ژیانت بۆ گەنە و ترسناچیت گەورەیە ئای لە تێشووی خاڵی و سەفەری دوور و درێژ و ڕێگای پڕ مەترسی ڕۆژی قیامەت ئەی خوشکی بەڕێزم برای خۆشەویستم وەرن با هەر یەکە و لەگەڵ هاوڕێکانماندا کۆ ببینەوە و ماوەیەک بگرین بەڵکو خوای گەورە بێت بەدەممانەوە و بەزەی پێماندا بێتەوە ئەی نابینی منداڵ ئەگەر باوکو و دایکی شتیان بۆ نەکڕی پەنادەبات بۆ گریان و ئەوانیش بەزەیان پێدا دێتەوە و کۆمەڵی پێداویستی و بۆ دەکڕن گوێ بۆ ئەم نمونەیە بگرە ئەفلەح کە مەولای محەممەدی کوڕی عەلی کوڕی حوسێنە خاڵی ڕازی بێت دەڵێت لەگەڵ محەممەدی کوڕی عەلیدا ڕۆیشتین بۆ حەج کاتێک چوە ناو کەعبە و تەماشای کەعبەی کرد و دەستی کرد بە گریان تا هاوار و سڵای لێبەرز بوویەوە منیش پێم وت بەدایک و باوکمەوە بە قوربانت بم بەزە یەکت بە خۆتدا بێتەوە و دەنگت نزم کەرەوە چونکە خەڵکی تەماشات دەکەن ئەویش پێیوتم بێقەزابی ئەفلەح بۆچی نەگریم بەڵکو خوا بەهۆی ئەو گریانەوە لام لێ بکاتەوە و ڕەحمم پێ بکات و سبەینێ لە قیامەتدا لە ڕزگار بوان بم پاشان بە دەوری کەعبەدا تەوافی کرد و لە دواییدا لە لای مقامی ئیبراهیمدا نوێژی دابەست و کاتێ لە کڕنوش بردن هەڵسایەوە دەبینم بە فرمێسک شوێنەکەی تەڕ کردووە برای عەزیزم ئەزانی گریان و فرمێسک باران بۆ من و تۆ باشە چونکە ڕۆژێکی چارەن و سازی زۆر ترسناک لە بەردەمماندایە و یان ئەوێ بەهشتی بەرین دەبێتە ماڵمان ئینشا ئەڵڵا یان ئەوێ دۆزەخ و ئاگر ماڵمان دەبێت خوا بمان پارێزێت ئەو کاتە ڕەنجەڕۆی ڕاستەقینە ئێمەین بۆیە حەقی خۆیەتی تێر و پڕ بگرین چونکە گەڕانەوەیشی تر نامێنێت بۆ سەرگۆی زەوی دەیوەرن با پێکەوە بچینە ناو شاری بەسڕەوە خواناسەکەی ئەو شارە مالیکی کوڕی دینار بەسەر بکەینەوە و بزانین چۆن و بۆچی بەردەوام گریاوە فەرمون جعفەر دەجێڕێتەوە دەڵێت مالیکی کوڕی دینارم بینی ڕەحمەتی خوای لێبێت خۆی لە عەبایەک پێچابیەوە و بەدەم خۆیەوە دەیوت ئەی پەروەردگاری مالیک تۆ ئێستا دانیشتوانی بەهشت و دانیشتوانی دۆزەق دەزانیت و دایان ناسیت خۆزگە کام ماڵیان دەبێتە بەشی مالیک و لە ڕۆژی قیامەتدا مالی کام پیاوانەیە و پاشان بەکوڵ دەستی کرد بە گریان بەڵام دەبێت هەموو لایەکمان ئەوە بزانین کە گریانی بە کۆڵ و فرمێس خشتن بە ئەندازەی کانی و سەرچەشمەکان قورسایی ئەتۆمێک سوودمان پێناگەێنێت و لە سزای سەختی پەروەردگار دوورمان ناخاتەوە ئەگەر دڵسۆزیتەوە و گوێڕایەلی ملکەتی و بەندایەتی ڕاستەقینەی لەگەڵدا نەبێت پیاوێکی مەزنی خوانازی وەک مەعروفی کەرخی پیا و ساڵحەکەی گەڕەکی کەرخ لە شاری بەغدادی شارەکەی ئەبوو جەعفەری مەنسوور هەموو جارێک کە دەگریا و فرمێسک لە چاوەکانی قەدیسیان دەکرد بە توندی بۆ کزێکی لە خۆی دەدا و بەخۆی دەوت ئەی نەفسەکەم تاقی هەردەگریت و بۆچی دەگریت پیا و بەو دڵسۆز بە بۆ خوا و ئاینە پاکەکەی لە ڕزگار بوانی ڕۆژی ترسناچی قیامەت دەبیت وەک ئەم نمونە جوانە ئەبوو سەعیدی خەرازیش ڕەحمەتی خوای لێبێت یەکێکە لە قوتابیەکانی قوتابخانەی گریان و لە فرمێسک ژێنە خێراکان بووە قسەیەکی زۆر جوانمان بۆ دەکات تا ئێمەش لەو قوتابخانەیدا ناوی خۆمان تۆمار بکەین و دڵە ڕقەکانمان کەمێک نەرم بکەین و چاومان بە گریان و فرمێسکەوە ببینین زار کەسیش چاوەکانی لە ترسی خوای گەورە و میهرەبان گریانیانی بێت و فرمێسک بڕێژن ئەوە خۆی لە خوای گەورە کڕیوەتەوە و بەو دڵۆ بە فرمێسکانەی و دەڵێت ساڵحان لە دۆڵێکدا دەژین و خەڵکانی تریش لە دۆڵێکی تردا پیاوانی خوا حەز دەکەن گریانیان بێت و فرمێسکەکانیان دەگرن و تێر تێر ماچی دەکەن و لە کاتی گریاندا هەز بە شیرینی باوەڕ و دڵسۆزی تەواو بۆ خوا و پێغەمبەر و ئیسلامەکە و بەرنامەکەی لە خۆیاندا بەدی دەکەن کەچی دکتۆرەکانی ڕواڵەتی لە شڕوو دەکەنە ثابتی بەنانی و پێی دەڵێن یەک شت هەیە ئەگەر بیکەیت من زەمانەتی چاکبوونەوەی چاوەکانت دەکەم ثابتی ژووتی چێ بیڵێ با بیکەم دکتۆر وتی واز دەگریان بێنە ئەگەر دەتەوێت چاوەکانت لەدەست نەدەیت ثابتیش پێی وت دکتۆر جان بە قوربانت بم ئەبێت چاوێک چ خێرێکی لێبەدی بکرێت ئەگەر نەگری و فرمێسک نەڕێژێت لە ترسی خوا و گەورەی ڕۆژی قیامەت جێبگرە بۆ ڕیوایەتەکەی پیاوچاکان و ساڵحان هەرچەندە خۆیان بشارنەوە و لەناو جەرگەی شەوەکاندا لەگەڵ خوادا بژین و بەدزی خەڵکیەوە بگرین و
قورئان بخوێن و شەونێژ بکەن بەڵام خوای گەورە کەشفیان دەکات بۆ دەر و دراوسێ تا خەڵکی ساڵحان بناسن و شەرمیان لێ بکەن و بیانکەن بەسەر مەشقی خۆیان و لە ئاستی بەرزی ئەوانەوە بە کەم تەرخەمی خۆیاندا بچنەوە و لەگەڵ خوادا ئاش ببنەوە ئەوە تا دایکی سەئیدی کوڕی عەلقەمە نەخعی کە دراوسەی پیاو چاک و بۆ خوا سڵحا و داودی تائی بوو ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت نێوان ماڵی ئێمە و ماڵی داود دیوارێکی نزم بووە بە درێژایی شەو گوێم لە گریان و هاواری بوو بێدەنگ نەدەبوو وەک لەم نمونێدا گوێت لێ دەبێت دایکی سەئیدی کوڕی عەلقەمەی نەخائی دەڵێت نێوان ماڵی ئێمە و ماڵی داودی تائی ڕەحمەتی خوای لێبێت دیوارێکی نزم هەبوو بە درێژایی شەو گوێم لە گریانی بوو وەستانی بۆ نەبوو. گەیشتین بە خاڵی چوارەم ئەویش شەو نوێژە ئەی بە چێشترین و قوڕیسترین بەندایەتی. شەو نوێژ دوو بەرگەی سادەیە، یەکەمیان شەو دووەمیان نوێژ. یەکەمیان کاتێکی زۆر کش و مات و بێدەنگە نەگاڵەگاڵ و نەقیڕەقیڕی خەڵکی و نەدەنجی ئۆتۆمبیل و نەدەنجی کارگە جیاجیاکان نەدەنجی چۆلەکە و باڵندەکان هەموو خەڵکی لە خەڕی خەودان و کەس بە خەبەر نییە. بەڵام دەستێک لە بەندەکانی پەروەردگار وەک من و تۆ مرۆڤ و حەزیان لە حەوانەوەیە، حەزیان لە خەوە، بەڵام ئاخۆ دەبێت شەونێژ چ تامێکی خۆشی لەناو خۆدا حەشاردا بێت و ئەم پێڕە ساڵحە خەو لە چاوەکانیان دەتۆرێن و وجود بۆ حەوانەوە و جێگەی نەرم و گەرم دانانێن. بە ئەسپایی نەبادا ماڵەوە بە خەبەر بێن لەسەر خۆ چیلۆنی دەرگاکە دەجولێن و دەچن بۆ دەست شۆری و دەست نوێژێکی پاک دەگرن و هەر بەو ئاسپاییەوە دەگەڕێنەوە ژوورەکەی خۆیان و گڵۆپەکان دەکوژێنەوە و پێخەف دەپێچنەوە و بەرماڵەکەی دادەخات و دەچێتە دنیای شەو نوێژەوە. شەو نوێژ بەندایەتێکی زۆر قورس و ناڕەحەتە، کەم کەس پێی دەوێرێت و ئەو کەسانەی کە شەو نوێژ دەکەن لە نیوە شەودا و لە ناو جێگەی گەرم و نەرم دێنە دەرەوە و دەست نوێژێکی جوان دەشۆن و دێنە سەر بەرماڵ و بەدەم گریانەوە قورئان دەخوێنن و ئەوانە خوای عەزە وەجەل نیازی گەورەی پێیان هەیە و بۆ کاری گەورە و گران ئەو وەرزشە قورسیان پێدەکات. نابینی خوای عەزە وەجەل ڕوو دەکاتە پێغەمبەرەکەی و پێی دەفەرمێت ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. سوورەی ئەلئیسرا ئایەتی 79. واتە لەناو شەوەکاندا بەردەوام قورئان بخوێنە چونکە زۆر باشە بۆ تو خێرت دەگات، چونکە لەوانەیە خواکارێکی گەورەی پێت هەبێت و ئامادەسازیت بۆ بکات بۆ ئەو کارە کەواتە ئەلمەقام المەحمودە. بۆ هەموو ساڵێک نییە، بۆ ئەوانە نییە کە بڕیاریان داوە لە دوای نوێژە فەرزەکان هیچ سونەتێک نەکەن و لە دوای ڕەمەزان هیچ ڕۆژێک بە ڕۆژوو نەبن و خەوی خۆشیش لە خۆیان تێک نەدەن. پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم بە خۆڕایی نەگەیشتە پلەی مەقامە مەحمودە کە هەموو بیناسێت و لە سەردەمی خۆیدا لەگەڵ پلە و مەقامی پێغەمبەراتیدا سەرۆکی سەرجەم وڵاتە گرتوەکانی ئیسلام بوو. ئەوە 1430 ساڵ تێپەڕیوە کەچی شوێن کەوتوانی لە زۆربووندان و پووکانەوەی بەسەردا نایەت. ورد بەرەوە بزانە چۆن بووە لە شەوە تاریک و ساردەکاندا. دایکی باوەڕداران عایشەی کچی ئیمامی ئەبوو بەکری سدیق خوا لە خۆی و باوکی ڕازی بێت دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە شەو نوێژی کردبوو بە پێو وەستا بوو ژێرپێکانی ئاوسا بوون. منیش پێموت بۆچی وا دەکەیت بەخۆت ئەی پێغەمبەری خوا؟ خۆ خودا لە هەموو گوناهەکانی پێشوویش و داهاتوویشت خۆش بووە. لە وەڵامدا پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمووی دەیکەواتە ئەی بەندێکی سوپاسگوزار نەبم، واتە لەسەر ئەو بەخشەی خوای گەورە کە بەسەرمی و لێم خۆش بووە سوپاسگوزار نەبم؟ پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم چاک دەیزانی کە ئەو ڕێبازە گەورە و قورس و گرانەی کە گرتویانەتە بەر ئەوە دەخوازێت کە شوێن کەوتوانی خۆیان پرچەک بکەن بە چەکی تەقوا و خواناسی و شەو نوێژ، چونکە ئەرکی داهاتووی هاوڵانیش لەسەر ئەرچی ئەو سوکتر نابێت و بگرە ئەرچی ئەوان لە پاش مردنی پێغەمبەرەکەیان قورستر دەبێت، چونکە پانتایی بەرپرسیارەتیان بەرفراوانتر دەبێت لەگەڵ فراوانبوونی سنووری وڵاتە گرتوەکانی ئیسلام.
بۆیە هەموو جارێک هانی هاوڵانی دەدا کە فرسەتەکانی شەو لەدەست نەدەن و بە خەونەی بەنەسەر و تەنانەت هەندێک کات خۆی دەسوودەیدا لە دەرگا و بە خەبەری دەهێنانەوە بۆ شەو نوێژکردن. علی کوڕی ئەبوو تاڵیب خوا لێ ڕازی بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوی درەنگ دەهات بۆ ماڵمان و دەیدا لە دەرگاکە و بەهێمنی و لەسەر خۆ دەیفەرموو پێمان ئایا هەڵناسن نوێژ بکەن واتە هەستن بۆ شەو نوێژ. هەروەها بە هەموو شێوازێک هانی تەنانەت منداڵ و لاوانی هاوڵانی دەدا تا لە چێژ و لەذەتی شەو نوێژ بێبەش نەبن. سەیری ئەو شێوازە جوانە بکە لە بواری دەروون ناسیدا و بنەماکانی شێوازی ئاخافتنی جوانی لێوەربگرا. سالمی کوڕی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خوا لێیان ڕازی بێت لە باوشیەوە دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێی عەبدوڵا باشترین پیاوە ئەگەر هات و شەو نوێژیشی بکردایە. سالم دەڵێت لەو ڕۆژە بەدوا عەبدوڵای باوکم شەو نەدەخەوت و هەر شەو نوێژی دەکرد مەگەر زۆر بەکەمی. هەروەها هانی هاوڵە شیرینەکانی خۆی دەدا تا بەردەوام لە خزمەت شەو نوێژدا بن و نەکەن بەیناوبەین ئەنجامی بدەن واتە ماوەیەک بیکەن و بەگەرمی و ماوەیەکی زوازی لێ بهێنن چونکەوە خۆراکی گیان و دڵ و مێشکە نابێت لێی ببڕێت چونکە هەر کاتێک لێی بڕا ئەوە دڵی دەمرێت و دەچێتە ڕیزی بێ ئاگا و غافڵان وەک بە عەبدوڵای فەرموو ئەی عەبدوڵا گیان نەکەی هەرگیز وەک فڵان کەس وابیت کە ماوەیەک بە گەرمی شەو نوێژی دەکرد و کەسی پاش ماوەیەک شەو نوێژی واز لێ دەهێنا. ئەو کارێشی کە بەداخەوە ئەمڕۆ زۆرینەی خوشک و برا موسڵمانەکانمانی تێکەوتۆ و وازی لێ ناهێنن واتە شەو دەخەون تا بەیانی بەخەبەر نایەنەوە مەگەر بۆ نوێژی بەیانی کارێکی زۆر ترسناکە بۆ سەر دڵ و دەروون و بیر و باوەڕ. هاوڵانی بەڕێزی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم بەگشتی و بە ژن و پیا و منداڵ و پیرەوە شەو نوێژیان نەفەوتاوە مەگەر بەدەگمەن و زۆر بەکەمی یان نەخۆش بوو بن. بۆیە جارێکیان باسی پیاوێکیان کرد لە لای پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کە شەو نوێژ ناکات و تا بەیانی دەخەوێت و تەخت لێی دەخەوێت و خۆمان و ئەم ڕۆژگارەمان بابزانین لە وەڵامدا دەربارەی ئەو پیاوە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم چی فەرموو. عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێت دەڵێت لە حوزوری پێغەمبەردا صلی الله عليه وسلم باسی پیاوێک کرا شەو دەخەوێت و تا بەیانی بەخەبەر نایەتەوە واتە هەڵناستێت بۆ شەو نوێژکردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە کەسێکە شەیطان میزی کردوتە ناو هەردوو گوێیەوە یان میزی کردوتە گوێیەوە. ئای پێشەواکەم ئای ڕزگارکەری مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم خۆزگە ئەگەر ئەمڕۆ لە ناوماندا بووایە چی دەگوت بە ملیۆنەها مسلمان هەیە تەنها شەوێک لە هەموو تەمەنیاندا شەو نوێژ ناکەن دەبێت شەیطان بەدەبە و بەرمیلدان کەرمیز بکاتە گوێزکەکانیانەوە خوا پەنامان بدات لەو کەسانی شەیطان میز دەکاتە گوێزکەکانیانەوە. ئەم دینە پاکەی ئیسلام بە دوای دەستە و تاقمێکدا دەگەڕێت کە نوێنەرایەتی بکات کە بەڕاستی و بە پاچی وەکو خۆی هەڵی بگرن. ئەگەر لاپەڕەکانی قورئان هەڵبدەینەوە دەبینین هاوڵە بەڕێزەکانی دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەر هەمویان لە ساڵیحانن. زۆر نرخی ئەم دینە پاکیان زانی بۆیە بە هەموو جۆرێک هەوڵیان داوە خوا لە خۆیان ڕازی بکەن و بەهەشتی نەبراوە بەدەست بێنن. ئیتر بە ڕۆژ بە ڕۆژوو بوون و بە شەو لە شەو نوێژدا بوون و بەدەم بە ذیکر و فیکر و چاو بەگریان بوون بۆی خوای گەورە ئاستی بەرزکردنەوە بۆ پلەی عیباد الرەحمان کە پلەیەکی هێندە بەرزە کە کەس پێی ناگات مەگەر ئەو کەسانە نەبێت کە مەرجەکانیان تێدا بێتە دی. یەکێ لەو مەرجانە شەو نوێژە و بەپێی بەرزی بلەی عیباد الرەحمان مەرجەکانیشی قورسن. هەروەکو خدای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما. سورة الفرقان آياتي 63 و 64.
واتە بەندە ڕاستەقینەکانی پەروەردگارە و کەسانی لەسەر خۆ و هێمنانن بەسەر زەویدا تێپەڕدەبن و هەر کاتێک نەفامان بە هەڵەشەیی قسەیان لەگەڵ بکەن ئەمان هەر دەڵێن سەلام عەلەیکم. ئەو کەسانەشی کە شەوەکان خەو لە چاویان دەتۆرێن و بەردەوام خەریکی سوژدە و کوڕنوش بردنن و غەرقی ناو شەو نوێژ بوون. خوشکی بەڕێزم، هەرگیز مەڵێ سەردەمەکەی خراپ بۆ و خواخوامانە نوێژە فەرزەکانیشمان بۆ بکرێت و ئاخیر زەمانە. نە برای بەڕێزەکەم، وا مەڵێ تا ڕۆژی دوایی هەموو سەردەمێک پیاوی خۆی هەیە و تۆش هاوەڵانی بەڕێزیت، بەڵام چەرخی 21 پێغەمبەری خوایت، با منیش و تۆش بەو ڕوحیەتەوە لەگەڵ خوددا بژین. ئالەم سەردەمەی کە تۆ بە ئاخیری زەمان تێدەگەیت و شەیطان خەریکە پشتت سار دەکاتەوە، دەی هەر لە کوردستانێکی بچووکی وەک ئەم هەرێمەی خۆماندا سەدان و هەزاران کەس هەن سوپاس بۆ خوا شەو نوێژ دەکەن. شاری سلێمانی و شاری هەولێر، شاری سلێمانی کە هەندێک کەس بەڕواڵەت بە شارێکی دوور لە خوایی تێدەگەن، بەڵام وانییە بەڵکو ئەمڕۆ ئەوانەی جلوبەرجی ئیسلامی ناپۆشن و شەوانیش تا بەیانی پڕخەی خەویان ڕۆژە ڕێک دەڕوات و ویسکی لە سەلاجەکانیاندا هەیە، پەنا بەخواوانە لەبەر چاون و دیارن و ئیعلامیان بەهێزە. بەڵام دڵنیات دەکەم کە لە پشتی پەردەوە عیباد الڕەحمانێک هەیە لەو شارەدا کە بە ڕۆژ بە ڕۆژون و بە شەوی شەو نوێژ دەکەن. من خۆم لە ماڵێک شەو مامەوە، ئافرەتەکە نەخوێندەوار بوو کەچی لە منی دەپرسی چ کاتێکی شەو بۆ شەو نوێژ چەند ڕکات نوێژ سونەتە بکرێت لە شەو نوێژدا. منیش بۆم ڕوون کردەوە و لە دڵی خۆمدا سوپاسی خۆم کرد کە ڕێچکەی ساڵحان لە کوردستاندا ڕۆشنە و ماوە و هەر دەژمێنێت ئینشاء الله. هەروەکو خودای پەروەردگار لە پەڕاوە پیرۆزەکەیدا دفرميت تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. سورة السجدة آياتي 16 و 17. مانای ئەم ئاەتە پیرۆزە دەزانید، ئەی ئەزانیت چ مژدەیەکی خۆشی لەناو خۆدا حەشارداوە، با پێکەوە مانەکەی بزانین. دەفەرمێت ڕاکشانیان لە خۆیان حرام کردووە، لەناو جێگەکانیاندا و هەر نوێژ دەکەن و لەخوا دەپاڕێنەوە، لە دۆزەخ بیان پارێزوت و بە بەهشتیان شاد بکات و لە پارە و سامانیان خێر و خێرات دەکەن. هیچ کەس نازانێت چ دڵخۆشکەری و چاو و دڵڕۆشنیەک لە پێشوازیاندایە. ئەمەش پاداشتی کردەوەی خۆیانە لە دنیادا، واتە شەوانە خەویان لە چاوەکانیان دەتۆراند و ڕۆژانەش ڕەنجیان زەد هەڵگەڕابوو بە بۆنەی ڕۆژوگرتنەوە. خوشک و برا هاوبیرەکانم، خوشک و برا هاو زوبانەکانم، ئایا دەزانن ئەم چەند ئاەت و فەرمودانە چ شۆڕشێکیان لەناو دڵ و دەروون و مێشکی بەرەکانی دوای هاوڵاندا دروست دەکرد؟ شۆڕشێکی وا کە بوو بەهۆی ئەوەی ئاگری تێبەردان و لە خەوی غەفڵەت بە ئاگای هێنانەوە، وای لێکردن لە هەندێ حاڵەتدا لە پێشی هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. دەیبا سەردانێکی دیوەخانە بۆن خۆش و بە چێژەکەی ساڵحان بکەین و بە چاوی خۆمان بیان بینین کە چۆن گەوهەر و مەرجانی قورئان و فەرمودە بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیریان کردووە و بە جوانیش جێبەجێیان کردووە. ساڵحان حەز ناکەن بمرن چونکە لە شەو نوێژان دادەبڕێن. زانەی خواناس و ساڵح عامری کوڕی عەبدوڵڵا ڕەحمەتی خوای لێبێت لەسەر مەرگدا و پێش ئەوەی بمرێت خەڵکی بە چوار دەوریدا دانیشتبوون و خەفەتیان بۆ دەخوارد. لە ناکاو دەستی کرد بە گریانێکی بەکوڵ. خەڵکەکەی چوار دەوری سەرسام بوون چونکە عامیلی خواناسیان بەو جۆرە نەناسی بوو کە لە مردن بترسێت. بۆیە لێیان پرسی ئایا لە مردن دەترسید وا دەگریت؟ ئەی برایانم، ئاش لە خەیاڵێکە و ئاشەوانیش لە خەیاڵێکی تر. ساڵحان بۆچی دەگرین و خەڵکیش چۆنی لێک ئەداتەوە؟ بۆیە عاملی پیاوچاک لە وەڵامدا پێیوتن بۆچی نەگریم؟ کێ لە من شایەنترە بە گریان؟ بەڵام سوێن بەخوا گریانەکەم لە ترسی مردن نییە و بەجێهێشتنی دنیا کەشتان نییە. دەی دەبێ بۆچی بگرێت؟
فەرمووی بەڵکو بۆ ئەوە دەگریم چونکە ئیتر توێنێتی ڕۆژ و ڕۆژە گەرمەکان و شەونێژی شەوە سارد و درێژەکانی زستانم لەدەست دەچێت. ئیسحاقی کوڕی ئیسماعیل دەڵێت سوفیان بۆی جێڵاینەوە کە دەیوت دەربارەی عەمری کوڕی قەیس بۆیان باس کردوم کە دەیوت هیچ شەوێک لە خەو بەخەبەر نەهاتوم مەگەر موسای کوڕی عایشەم بینیوە نوێژی کردووە. ئەو پیاوە ساڵحانە ئاوا ژیاون بۆ ئومەتی ئیسلام ژیان و بەسەرهاتیان پاراستووە بۆمان و لێیانەوە نەشوەی ساڵح بوون و بەرەو خواچوون وەردەگرین. ئەبی ئیسحاق دەڵێت پاشای ڕۆم هێرقل ڕووی کردە سەرکردەکانی سوپاکەی و بەسەر سوڕمانەوە لێی پرسین چیتان لێ قەوماوە لە هەموو جەنگەکانتاندا لەگەڵ سوپای مسلماندان تێک دەشکێن. پیاوێکی بەساڵات و لە سەرکردەکان وتی پێی هۆکەی ئەوەیە کە سەربازەکانی ئەوان لەگەڵ خوا ڕاست دەکەن و بەڕۆژ بەڕۆژوو دەبن و شەوەکانیش ناخەون شەو نوێژ دەکەن. ڕاست دەکات شەو نوێژ و ڕۆژ و سەرجەم بەندایەتیەکانی تر بەندە هۆی ڕەزامەندی خوا و دەرکردنی ناوبانگی جوان لە ناو خەڵکیدا و سەرکەوتنی موسڵمان بەسەر دوژمنانی خوادا و لەم بەسەرهاتەی پێشوەوە سەلاح الدینی ئەیوبیم بیرکەوتەوە کە چۆن سەرکەوتنی سوپای باوەڕی بەستەوە بە ڕاستکردنی لەگەڵ خوادا و شەونێژ و قورئان خوێردنی بەردەوام لەلایەن سەربازەکانیەوە. مێژوونووسەکان لە ژیانامەی سەلاح الدینی ئەیوبیدا تۆماریان کردووە کە شەوانە لە دوای نیوە شەو لەگەڵ پاسەوانەکەیدا دەهاتە دەرەوە بەناو سەربازگەکەیدا دەگەڕا بۆ سەرکردنەوەی هاڵ و هەواڵی سەربازەکانی. لە شەوێکی باراناویدا وەک جاران سەربازگەکەی دەپشکنی و دای بەلای هەندێک چادردا گوێی لە هاژەی دەنجی قورئان خوێندن و شەونێژ دەهات و هەندێکی تر بە دەنجی بەرز ذیکر و یادی خۆیان دەکرد. زۆر خۆشحاڵ بوو ئیتر دڵنیا بوو لەوەی خوای گەورە سەرکەوتن دەنێرێت. بەڵام هەر کەدای بەلای خیوەتێکی تردا دەبینێ کش و مات و بێدەنگە. کاتێک نزیک بیەوە بینی خاوەنەکەی لە خەوێکی قوڵدایە بۆیە دڵی تەنگ بوو وتی ئالێرەوە شکستی و دۆڕاندن دەست پێ دەکات واتە لەگەڵ خوا ڕاست بکە و خوایش سەرکەوتنت خەڵات دەکات. ئەگەر ئێمە نەخۆشی شەکرا یان فشاری خوێنمان هەبێت خێرا خەمی خۆمان دەخۆین و چەندان عیادە و دکتۆر دەگەڕین تا چارەسەری خۆمان بکەین. بەڵام کاتێک دڵمان نەخۆش دەبێت و باوەڕمان لاواز دەبێت هەوڵ نادەین هۆکارەکەی بزانین و باشتر خۆمانی لێ ڕزگار بکەین. شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای دەبێت نیشانەیەکی داناو بۆ سەرکردنەوەی دڵ بزانین چییە. حەسەنی بەسری ڕەحمەتی خوای دەبێت دەفەرموێت چێژ و شیرینی و خۆشی لە سێ شتا بەدی بکە. ئەو سیانەش یەکەم کاتی نوێژکردن، دووەم کاتی قورئان خوێندن، سێم کاتی ذیکرکردن. ئەگەر لەو سێ حاڵەتەدا هەست بە چێژ و خۆشی کرد ئەوە مژدەت لێبێ خاوەنی دڵ و گیان و باوەڕی پتەویت و بەردەوام بە لەسەریان. بەڵام ئەگەر لەو سێ شتەدا بەدید نەکرد و نوێژ و قورئان خوێندن و ذیکرەکانت بێتام و بێچێژ و خۆشی بوون بە زۆر لە کۆڵی خۆت دەکردنەوە وەک بارێک لە سەیرت دەکردن بەسەر شانتەوە و دەتویست زوو لە کۆڵ خۆتی بکەیتەوە ئەوە گیریان و واوەیلات دەوێت و دەرگاکانت لەسەر داخراون و هەوڵدە بیان کەیتەوە و چارەسەریان بکەیت. دەگوێ بگرە بۆ یەکێ لە ساڵحان کە چی دەفەرموێت. ثابتی بەنانی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت هیچ شتێک لە ناو دڵمدا شک نابم لە شەو نوێژ بەتامتر و بەچێشتر بێت لەلام. تەنانەت بۆ ئەوەی خەو نەیان باتەوە و بەخەبەر بن و چاویان نەچێتە خەو هاتوون هۆکاری تازیان بەکارهێناوە. بۆ نمونە سەیری خوشکی ساڵح و خواناز مەعاذەت و عادەویە بکە ڕەحمەتی خوای لێبێت بزانە چی دەکات بۆ ئەوەی خەوی لێ نەکەوێت و بەردەوام شەو نوێژ بکات. محەممەدی کوڕی فوضەی دەڵێت باوکم بۆی جێڕاینەوە وتی ئافرەتێکی خواناس هەبوو بە ناوی مەعاذەت العادەویە ڕەحمەتی خوای لێبێت هەرکە وەرزی زستان دەهات و سەرما و سۆڵە دەستی پێدەکرد دەچوو جلوبەرجی تەنچی هاوینەی لەبەردەکرد بۆی لە سەرماندا خەوی لێ نەکەوێت و خەوەکەی بزڕێت. دەیسا ڕەحمەتی خواتان لێبێت ئەی دەستە خوشکە ساڵحەکانی فاتیمە و خەدیجە و عایشە و سومەیە و نوسەیبەی کچی کەعب کە توانیوتانە بە ناڕەحەتکردن و ڕەنجاندنی خۆتان خوای عەزەوەجەل لە خۆتان ڕازی بکەن و نەخشە پرۆگرامێکیش بۆ نەوەکانی داهاتووی ئیسلام بکێشن لە بواری بەندایەتی و بەرەو خواچوون و ساڵح بووندا. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز شەو نوێژیان نەفەوتاوە ئیتر لە ماڵی خۆیان بووبن یان میوان بووبن لە ماڵان یان لە سەفەردا بووبن.
دەی با گوێ بگرین بۆ زانای وڵاتی شام ئەبوو دەردا خواری ڕازی بێت ئەمەش بۆی لە سزای گۆڕ و تاریکیەکەی ڕزگاریان بێت وەک دەفەرمێت هاوڵی زانا و شارەزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو دەردا دەفەرمێت دوور کات شەونێژ لە تاریکایی شەودا ئەنجام بدەن بۆی لە تاریکایی گۆڕدا فریاتان بکەوێت علی کوڕی حسێنی کوڕی علی خاڵیان ڕازی بێت هەرگیز شەونێژی واز لێ نەهێناوە نە لە ماڵەوە و نە لە سەفەردا عەبدوڵڵای کوڕی ئەبی مولەیک دەڵێت لە شاری مەکە هاوڕێتی عەبدوڵڵای کوڕی عەباسم کرد بۆ شاری مەدینە شەوانە لە هەر جێگایەک لامان بدایە بۆ حەوانەوە لە نیوەی شەودا بە خەبەر دەهات و دەستی دەکرد بە قورئان خوێندن و تەسبیحاتی زۆری دەکرد دیسانەوە خوشکێکی سەرمەشقی تریش باز دەکەین کە چۆن چوەتە ڕیزی ساڵحان وەکیعی کوڕی جیراح دەڵێت دایکی علی و حەسەن و خێزانی ساڵحی کوڕی حەی بەردەوام یەک لەسەر سێی شەونێژی کردووە سبحان الله چەندە خۆشە لە ماڵەوە ئەندامانی تری خێزانەکە هاوکار و یارمەتی دەر و هاندەرت بن لە کاری خواناسیدا و ڕۆژوت لەگەڵدا بگرن و شەونێژت لەگەڵ بکەن سەیری ئەم نمونەیە بکە و بزانە چۆن ساڵحان خەڵکانی چوار دەوریشان بەشداری گەشتی شەوانەی بەرەو خواچوون کردووە ئەشعەسی کوڕی عەبدوڕەحمانی کوڕی زەید لە باوشتەوە دەژێڕێتەوە و دەڵێت زانای خواناس و ساڵحی بەناوبانگ زوبەیدی لیامی ڕەحمەتی خوای لێبێت شەوەکانی لەگەڵ من و براکەمدا کردبوو بە سێ بەشەوە و هەر یەکەمان بەشی خۆی تەواو دەکرد و پاشان ئەوی دوای خۆی بەخەبەر دەکردەوە و خۆی دەخەوتەوە تا بەیانی بەڵام زوبەید هەر کاتێک بە شەشەوەکەی خۆی شەونێژی تەواو بکردایە ئیتر دەهات بۆ لای من و نوکە شەقێکی ناسکی لێدەدام و ئەگەر قورسی و تەمەڵی تێدا بەدی بکردمە دەیفەرموو دەقەی ناکە بخەوە و هەڵمەسەوە من لە باتی تۆیش بەشە شەونێژەکەت دەکەم باش ئەوەی ماوەکەی منیش تەواو دەکرد دەچوو بەرەو جێگای براکەم بە هەمان شێوە نوکە شەقێکی لەویش دەدا و دەیفەرموو هەستە بۆ شەونێژەکەت ئەگەر ئەویش وەکو من تەمبەڵیەکی تێدا بەدی بکردایەت پێی دەفەرموو دەقەی ناکە تۆش وەکو براکەت بخەرەوە من لە باتی تۆیش نوێژەکە دەکەم و بەو جۆرە هەتا بەیانی نەدەخەوت و شەونێژی دەکرد ئەوەندەی ساڵحان لە ڕێگەی شەونێژ و ڕویان نورین و جوان دەبێت و لەلای یەکە بەیەکەی گەڕەکەکەی ناسرا و خۆشەویست دەبن لە هیچ ڕێگەیەکی دنیای وەک دەوڵەمەندی یان دەسەڵاتداریەوە دەست ناکەوێت سەیری پیاوێکی تری مەزن بکە لە بواری شەونێژ و ساڵحبووندا و بزانە تا چەندێ شەونێژی کردو و ئەهلی دێ چۆن شایەتیەکەی بۆ دەدەن بەقیە دەڵێت لە ماڵ دەرچوین بەنیازی ئەوەی سەردانی ئەبوبەکری کوڕی ئەبوو مەڕیەم بکەین تا زانستی لێوەربگرین لە ماڵەکەی خۆی دا و دەوروبەری ماڵیان زەیتونێکی زۆری لێبوو لە ڕێگا پیاوێکی نەبەڵتیمان پێگەیشت و پرسیاری لێکردین خێرە بۆ لای چی هاتوون ئێمە ژوتمان بۆ خزمەتی مامۆستا ئەبوبەکر هاتوین وتی جەنابی مامۆستا وتمان بەڵێ وتی لەم لادێدا یەک بن زەیتون نییە کە جەنابی مامۆستا یەک شەو تا بەیانی لە بنیدا شەونێژی نەکرد بێت ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت هەر بە خۆیانەوە نەوەستاون بەڵکو هانی چوار دەورەکەیان داوە بۆ شەونێژکردن و سەرزەنشتی قوتابی و کەسوکاریان دەکرد ئەگەر کەم تەرخەمی و تەمبەڵی و سستیان لێوبەدی بکردایە ئەوە زانا مەزنەکەی عێراق و قوتابیە دڵسۆزەکەی ئیمامی شافعیە و بزانین چی بە میوانەکەی دەڵێت ئەبی عەسەمی کوڕی عەسامی البەیهەقی دەڵێت بە مەبەستی زانست و زانیاری وەرگتن لە مامۆستا ئەحمەدی کوڕی حەمبەل نزیک بوومەوە و دەرسی پێدەگوتم و هەندێک کات لە لای دەمامەوە لە ماڵی ئەوان دەخەوتم شەوێکیان لە ماڵیان مامەوە و جێگەیان بۆ داخستم و مامۆستایش پێش خەوتن ئاوی دەستنوێژگرتنی هێنا و لە پاڵمدا داینا بەڵام من خەوتم و بەیانی کە هەستان بۆ نوێژی بەیانی مامۆستا سەیرێکی ئاوەکەی کرد دەبینێ بەکارم نەهێناوە وە خۆی ماوەتەوە سەری سوڕما وەک بڵێ پێی ناخۆش بوو کە شەونێژم نەکردووە تا بەیانی خەوتوم بۆیە بەدەم خۆی وتی سبحان الله کەسێک هەوڵی زانست و زانیاری بدات چۆن دەبێت وێردی شەونێژی نەبێت زانای گەورە و لە خواترسی ئیسلام تاوسیش سەرسام بووە لە کەسێک لە کاتی سەحەردا خەوت بێت ئەمە چۆن بووە زانای پایبەرزی ئیسلام مامۆستا تاوس ڕەحمەتی خوای لێبێت جارێکیان بۆ کارێکی زۆر پێویست لە کاتی شەودا دەڕوات بۆ ماڵی هاوڕێکی و کاتێ لە دەرگا دەدات پێی دەڵێن خەوتووە بابۆت هەڵسێنین تاوسیش زۆر سەرسام بووە لە خۆیەوە دەیڕوانی مسلمانان و وای دەزانی هەمووان لە کاتی سەبای ساڵحاندا بەخەبەرن و لەگەڵ خوای خۆشەویستیاندا لە ڕاست و گفتوگۆدان
بۆیە فەرمووی من هەرگیز لەو باوەڕدا نەبووم کە هیچ کەسێک لە کاتی سەحەردا خەوت بێت. عاصمی کوڕی ئەبی نەجوەد خزمەتکارە مەزنەکەی قراءەتەکانی قورئانی الکەریم دەربارەی بەرەیە قسەمان بۆ دەکات کە شەویان خستووە خزمەتی شەونێژەوە و بە جۆرێکی تایبەت دەیانڕوانی بۆی. عاصمی کوڕی ئەبی نەجوەد دەڵێت گەیشتوم بە کەسانێکی خواناس و ساڵحی وا کە ئەم شەوە تاریکیان کردبوو بە خۆشتری خۆیان و بەکاریان دەهێنا بۆ چوونە خزمەت پەروەردگار و شەونێژکردن تیایدا. خوشکان و برایانی گوێگر گەنج و خوێنگەرم بە تامامە بە لە تەمەنی 40-50 ساڵی و بەرەو ژوورتر خۆت یەکلای بکەیتەوە بۆ شەونێژ و خواپەرستی کردن. نەخێر تەمەنی لاوی ببەخشە بەخوا چونکە پارەی چاک دەکات و لەو کاتەدا جەستەت مۆدیلی بەرزە و نرخی زیاترە و پێغەمبەری سەروەرمان فەرموویەتی ئین الله یوباهی المەلائیکەتە بالشاب العابد ئەتەخوای گەورە شانازی دەکات بەسەر فریشتەکانیدا بە گەنجی خواپەرست و شەونێژگەر و سەیری ئەحمەدی کوڕی حەمبەل بکە بزانە لەکەیەوە شەونێژی کردووە. ئیبراهیمی کوڕی شەمس دەڵێت من لە کاتی منداڵیەوە ئەحمەدی کوڕی حەمبەل دەناسم و هەر بە منداڵی شەونێژی کردووە. ئای خوشکانی مسلمانم مژدەتان لێبێت کە مێژووی خواناسی و ساڵحانی ئومەتی ئیسلام پڕیەتی لە ئافرەتانی خواناس کە پێشبڕچەی پیاوانیان کردووە لەم بوارەدا و لە هەندێک کاتیشدا لە پێش پیاوانیشەوە بوون. ئەوەش بەهۆی ئەو هەسەناسک و سۆسە زۆرەی خوای عەزەوەجەل پێیداون. ئەوەش دیسان خواناسێکی وڵاتی بەحرێنە و بەهاتنی شەو خۆشحاڵ دەبوو چونکە کاتێکی چاکە و کەس نایەت لێت تێک بدات چونکە خەڵکی دوو جۆرن. هیچ جۆرێکیان سەر لە شەونێژ و قورئان خوێندن تێک نادات. جۆر یەکەم شەونێژگەڕان ئەوە مەشغوڵی خۆیان و جۆری خەواڵوەکان ئەوانیش لە پڕخەی خەودان و سەر لە کەس نادەن و سەر لە شەونێژی کەس تێک نادەن. بزانین حەنیفەی خواناس چۆن پێشوازی لە شەو دەکات. مەسمعی کوڕی عاصم دەڵێت ئافرەتێک هەبوو لە ژنە خواناس و ساڵحەکانی بەحرین و مەنیفەی کچی ئەبی تاریقیان پێدەگوت. زۆر خۆشحاڵ دەبوو بە هاتنی شەو ئەمەش بە خاتری شەونێژکردن و هەر کاتێک شەو هێرشی دەهێنا و ڕۆژی ڕووناچی ڕادەماڵی ئەم خوشکە دەیوت بەه بەه شادی باوەڕداران هات. خوشکێکی ساڵحی تر کە سەرمەشقی بۆ خوشکانی سەرپۆش لەسەری ئەمڕۆمان و ئەویش منیرەی خانی سودەیسیە زۆر دەترسا لە هاتنی شەو دەیتوان بە تاریکی ڕۆژی قیامەت و نەیدەوێرا بخەوێت تیایدا. ئەمە چۆن بووە؟ ئەبوو بەکری قوڕەیشی بۆی باسکردین و دەیوت محەممەدی کوڕی حوسێن بۆی باسکردوین دەیوت عەبدوڵای کوڕی محەممەدی ئەبیل ئەسود بۆی جێڕامەوە وتی پیاوێکی سدووسی بۆی جێڕامەوە و دەیوت لە گەڕەکەکەماندا پیرێژنێک هەبوو ئێمە نەمان بینی بەڵکو با و باپیرانمان دیویانە کە هەر کاتێک شەودا بەهاتایە و تاریشی باڵی بکێشایە بەسەر دنیادا دەیوت ترس و ناڕەحەتی هاتەوە دڵڕاوکەی هاتەوە و پڕاوپڕ لە ڕۆژی قیامەت دەکات و ئیتر خەو لە چاوەکانی دەتۆرا و هەڵدەسا و دەستی دەکرد بە شەونێژ هەتاوەکو بانجی بەیانی. ڕەحمەتی خوات لێبێت ئەی مونیرە بەڕاستی وایە شەو تاڵ و تاریک و ناشیرنە و پڕاوپڕ دەڵێی بۆ چوونە خزمەت پەروەردگار کراوە و دەڵێی بۆ شەونێژ پەردەی ڕەشی داداوەتەوە. برا و خوشکانی بگوێگرم با پێش ئەوەی لە باسی شەونێژ بچینە دەرەوە لەوانەیە بڵێیت خەریکە شێت دەبم و ئەدەمە کەژ هەرچی دەکەم ناتوانم شەو بە خەبەر بێم و دەست نوێژێک بگرم و بچمە سەر بەرماڵ و چەند ڕکاتێ نوێژ بکەم کە باسی ئەو خوشک و برا ساڵحانە دەخوێنمەوە و بۆتان خۆمم لە بەرچاو دەکەوێت و بێنرخی خۆمم بۆ دەردەکەوێت بەڵام چارم چییە نازانم چی بکەم چۆن وام لێ دێت حەز دە شەونێژ بکەم و چێژ و شیرینیەکەی بچێتە بندانمەوە. بۆ وەڵامی ئەم پرسیارانە دەچینە دەرمانخانەیەکی شاری بەسڕا و لە عیادەی دکتۆرێکی پسپۆر لەم بوارەدا لا دەدەین بزانین چیمان بۆ دەنووسێت. مبارەکی کوڕی فوزاڵە دەڵێت لە لای حەسەنی بەسڕیدا بووم ڕەحمەتی خوای لێبێت گەنجێک هات و پێیوت هەرچی دەکەم ناتوانم شەونێژ بکەم. ئەویش پێی فەرموو گوناهکردن و تاوان و سەرپێچەکانت کۆت و زنجیریان کردووی و توانای قوربانیدان و بۆ خواژیانت تێدا نەماوە. پاشان پێیوت ئەگەر هەوڵتدا شەونێژ بکەیت ڕۆژووی سونەت بگریت بەڵام نەت دەتوانی ئەو بە ئاشکرا بزانە کە بێبەشیت لە چوونە ژوورەوە بۆ مهاجەی پەروەردگار و گوناهقات و دەستیان کە لە بچە و کۆت و زنجیر کردویت.
پیاوێکی تریش هەمان دەردی خۆی بۆ شێخ حەسەنی بەسری دەربڕی و بزانین گەورەمان چ وەڵامێکی دابێتەوە و چ دەرمانێکی بۆ نووسی بێت. پیاوێکی دەردەدار کە دەردەکەی ئەوە بوو دەستی دەکرد بە شەونێژ بەڵام نەی ئەتوانی بەردەوام بێت و وازی لێ دەهێنا. هات بۆ لای سەرمەشقی شەونێژانی سەردەمی خۆی و حاڵی خۆی تێگەیاند و ئەویش پێی وت ئەی برازای خۆم داوای لێبردن لە خوا بکە و پەشیمانی بۆ دەرببڕا، ئەوە نیشانەیەکی خراپی عاقیبەت شەڕیە. وتیشی پیاو کە گوناهێک ئەنجام دەدات لە چێژ و خۆشی شەونێژ بێبەش دەکرێت. ئێستا هۆکاری پێشکەوت و چاک هاتوونەتە ئاراوە وەک مۆبایل کە هەر کاتێکی شەو بمانێت بە خەبەر بین خەبەرمان دەکاتەوە و شەونێژمان لەناو جەرگەی شەودا دەست دەکەوێت و عومەری کوڕی خەتاب خوالی ڕازی بێت حەزی لە شەونێژی ناو جەرگەی شەو کردووە. جاران ساڵحانی پێشەوایانمان چاوەڕوانی کە لە شێر بوون هەڵیان بسێنێت لە خەو، ئەگەر شەوێک نەیخوێند بێت خەبەریان نەبۆتەوە و شەونێژی ئەو شەویان لەدەست دەرچوو وەک ئەوەی بەسەر سەعیدی کوڕی جوبەیر هات ڕەحمەتی خوای لێبێت. ئەسبەغی کوڕی یەزیدی واسی دەڵێت سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێبێت کە لە شێرێکی هەبوو بە خوێندنی لە خەو هەڵی دەستان بۆ شەونێژ. شەوێکیان قەدەری خواوا بوو کە لە شێرەکە نەیخوێند و بەو هەیەوە سەعید سەرمەشقی نوێژگەران بە خەبەر نەهات، ئەو شەوەی لەدەست چوو. زۆر خەفەتی پێخوارد، دوعایەکی لەکە لە شێرەکە کرد و پێیوت بۆچی ئەم شەوە دەنگت نەبوو، خوا دەنگت ببڕێت. دەڵێت لەو ڕۆژە بەدواوە ئەو کەڵە شێرە نەیخوێند و دەنجی نەما. دایکیشی وتی کوڕی خۆم هەرچی سەیر دەکەم دوعات گیرایە، تو خوا ئیتر دوعا لە هیچ شتێک مەکە. خێزانێکی شەونێژگەر چەند خۆشە ژن و پیا و هاندەری یەک بن لە وەرشە ڕوحانیەکاندا و کە بەرەو خوا بیان بات و پێکەوە بەڕۆژ بن و پێکەوە شەونێژ بکەن و پێکەوە قورئان دەور بکەنەوە بڕوانە با سەرێک لە ماڵی ئەبوو هوڕەیرە بدەین خوا لێ ڕازی بێت و بە چاوی خۆمان ئەمە ببینین بزانین شتی وا دەبێت. عوثمانی نەهدی دەڵێت 7 ڕۆژ میوانداری هاوڵی شیرینی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم. ئەبوو هوڕەیرە خوا لێ ڕازی بێت خۆی و خێزانەکەی و خزمەتکارەکەی شەویان کردبوو بە 3 بەشەوە، هەریەکەیان بەشەکەی خۆی تەواو دەکرد دەخەوتەوە و کەسی دووەمی هەڵدەسان بۆ شەونێژ و ئەویش لە پاش خۆی کەسی سێمی بەخەبەر دەکردەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گەیشتین بە خاڵی پێنجەم ڕۆژەی سونەت و ژیان لە خزمەت توێنێتی و برسێتیدا. چەند جوان و شایستن ئەو کۆمەڵە هۆکار و کردەوانەی ئەم ئیسلامە عەزیزە بۆی دیاری کردوین تا هەر کاتێ پیان هەستین و ئەنجامیان بدەین و لەگەڵیاندا بژین لەو قۆناغەکان دەربڕین و ئاستمان بەرز دەبێتەوە بۆ ئەوەی ببینە عیباد الرەحمان و بگەینە کاروانی مبارەکی ساڵحان و لەگەڵیاندا بەرەو خوا و ڕزگاری ڕۆژی قیامەت بڕۆین. ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت و ئێمەش خوا بمان خاتە ناو کاروانیانەوە. جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان ئەوان و سەرجەم مسلمانانی تردا. ئەو جیاوازیەش لە ڕۆژوودا بەدی دەکرێت. خەڵکی لە ساڵێکدا تەنها مانجی ڕەمەزان بە ڕۆژوو دەبن مەگەر کەمێکیان نەبێت ڕۆژووی عەرەفە و ڕۆژووی عاشوورا و بە ڕۆژی دەبن. بەڵام ساڵحان وانین بەڵکو سەیری ڕەنجیان بکە دەزانی شوێنەواری ڕۆژیان پێوە دیارە. ڕەنجی مبارەکیان زەرد هەڵگەڕاوە لە ڕۆژە گەرمەکانی هاویندا بە ڕۆژوو دەبن و گوێ بە توێنێتی و گەرما و برسیەتی نادەن. یەکێک لە بەندایەتی و پەرستشە مەزنەکانە کە خۆی عەزەوەجەل لەسەر هەموو ئاینێکی فەرز کردووە و دوایین ئاینیش ئاینی پیرۆزی ئیسلامە کە دەفەرمێت خۆی پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەی یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. واتا ئەی کۆمەڵی باوەڕداران ڕۆژووتان لەسەر فەرز کرا وەک چۆن لەسەر هەموو ئاینەکانی پێش ئێوەش فەرز کراوە، ئەمەش بۆ ئەوەیە کە تەقواتان تێدا دروست ببێت و لە خوا بترسن. گوێگرانی بەڕێز و خۆشەویست، ڕۆژوگرتن ئەو پەڕی دڵسۆزی نواندنە بۆ خوا، چونکە گەورەترین وەرزش و قورسترین کار لەگەڵ لەشماندا ئەنجامی بدەین ئەوەیە خواردن و خواردنەوەی لێبگرینەوە. پاشان ئەو پەڕی مانای بوونی باوەڕی پتەوی ناودڵ دەکەێنێت، چونکە مرۆڤ دەتوانێت خەڵکی بخاڵەتێنێت و بڵێت بە ڕۆژوم و لە پەنهانیشدا خواردن و خواردنەوە بخواتەوە. کەسیش نەزانێت بەڵام لە ترسی خوای گەورە و چاودێری بەردەوامی بۆی و ئاویش لە دەمی ڕانادات دەڵێت نەبا داقومێک یان دڵۆپێک بچێتە قورگم و ڕۆژوەکەم بشکێت.
لەمبارەوە خوای گەورە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای گەورە دەفەرمێت هەموو کردەوەیەکی چاچی نەوەکانی ئادەم بۆ خۆیانە تەنها ڕۆژوو نەبێت کە بۆ منە و منیش خۆم ئەزانم چۆن پاداشتی دەدەمەوە لەوە زیاتر لەبەر خاتری من وازی لە خواردن و خواردنەوە و ئارەزواتی خۆی هێناوە ڕۆژوو قەڵغانە و هەموو مسلمانێک بە ڕۆژوو بوو گوناه و دەنگەدەنگ نەکات هەر کەسێکیش شەڕی لەگەڵ کرد با بڵێت من بە ڕۆژووم و کوڕی شەڕ نیم نەک هەر ئەوەندە برایان و خوشکانی ڕۆژەوانم بەڵکو بۆنی ناخۆشی دەمی ڕۆژەوان کە خاوەنەکەیشی حەز بە بۆنی دەمی خۆی ناکات کەچی خوا بەو گەورەی و عەظەمەتی خۆیەوە حەز لە بۆنی ئەو دەمە دەکات و دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێن دەخوات بەو خوای کە گیانی محەممەدی بەدەستە بۆنی گۆڕاوی دەمی ڕۆژەوان لە لای خوای عەزە وەجەل خۆشتر لە بۆنی میسک و گوڵاو و عنبەر هۆی ئەمێ بۆیە ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت لەگەڵ ڕۆژوودا دەست لە مل بوون خوشک و برایانی گوێگرم سەرداری ساڵحان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەی و فەضلی ڕۆژووی دەزانی و هەروەها سەرمەشقانیش دەبێت لە هەمووان زیاتر خواناسی و پەرستشیان هەبێت بۆیە لە گەرمترین ڕۆژدا لە چلەی هاویندا لە گۆڕەپانی ڕێگەی جیهاددا بە ڕۆژی بووە وەک ئەبوو دەردا دەگێڕێتەوە و دەڵێت ئەبوو دەردا خواری ڕازی بێت دەڵێت لە هەندێک لە سەفەرەکانیدا لەگەڵ پێغەمبەری خوا بووم کە ڕۆژێکی زۆر گەرم بوو بەڕادەیەک پیاو لە گەرماندا دەستی دەگرت بە دەوقی سەریەوە و لەناو هەموو خەڵکەکەدا کەس بە ڕۆژوو نەبوو جگەل لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەبدوڵڵای کوڕی ڕەواحە نەبێت تەنها یەک ڕۆژ لە بەرخاتری خوا بە ڕۆژوو بیت هەفتا پاییز لە ئەگری دۆزەخ دوور دەکەویتەوە ئەی خۆشبەختی بۆ ئەوانی ڕەچەی ساڵحانیان گرتووە و هەموو دووشەممە و پێنجشەمانێک بە ڕۆژوو دەبن یان سێ ڕۆژ لە هەموو مانگێکی عەرەبی بە ڕۆژوو بن چەند پاییز لە ئاگر دوور بخرێنەوە دەسەیری ئەم فەرمودە سەحیحە بکە و ئیتر ڕاڕا مەبە خۆت بکە بەناو دنیای ساڵحاندا و ڕۆژووی سونەت بگرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر بەندێکی خوا تەنها یەک ڕۆژ لەبەر خاتی خوا بە ڕۆژوو بێت خوای عەزە وەجەل هەفتا پاییز واتە هەفتا ساڵ لە ئاگری جەهەنەم دووری دەخاتەوە دەی خۆشبەختی بۆ مسلمانێک کە ماوەی یەک ڕۆژ لە جەهەنەمەوە دوور بێت سزای کەسێک کە هەفتا پاییز لە سزای خوا دوور بخرێتەوە خوایە بمان کەرە ئەهلی ڕۆژوو خوایە لە ئاگری دۆزەخ بمان پارێزە خوشک و برایانی گوێگرم بەڕاستی کەم تەرخەمین خۆت بگەێنە کاروانی ساڵحان بەم کارە هەرزان و ئاسانە کە ڕۆژووی سونەتە چونکە دەبیتە یەکێ لەوانەی لە دەرگای ئەڕڕەیانەوە دەچیتە بەهەشتەوە ئەزانی ئەو دەرگایە چییە دەیگوێ بگرە بۆ پێشەوای ساڵحان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانین لەم بارەیەوە چیمان پێدەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی بەهەشتمان بۆ دەکات و دەفەرمێت بەهەشت دەرگایەکی هەیە ناوی ڕەیانە و تایبەتە بە چوونە ژوورەوەی ڕۆژەوانان و لە ڕۆژی قیامەتدا و جگە لەوان ڕێگان نادرێت بە کەسی تر پیایدا بچێتە ژوورەوە کۆمەڵێ مەلائیکەت هاوار دەکەن کوان ڕۆژوگران بابێنە پێشەوە هەموو ڕۆژوگران هەڵ ئەسنەوە سەر پێ و لەو دەرگایەوە دەستنە ژوورەوە و دوای ئەوان بە یەکجاریە و دەرگایەدا دەخرێت و کەسی تر بۆی نییە لێوەی بڕواتە ژوورەوە ئەوەش گەورەترین ڕێزە بۆ خوشکان و برایانی ڕۆژوگرم خوشک و برایانی گوێگرم تێبینی ئەوە بکە کە مرۆڤ بەگرتنی مانگی ڕەمەزان ناچێتە خانەی ڕۆژوگران ئەگەر وا بێت هەموو مسلمانان لەو دەرگایەوە دەستنە ژوورەوە بەڵام بە فەرمودەکە دیارە ژمارەیەکی کەمن دەی کەس لە من و تۆ پیاوتر نییە کەس لە من و تۆ ئازاتر نییە با خۆمان بکەین بە ئەهلی ئەو دەرگایە و هەر کەسیش ئەو دەرگایی بۆ کرایەوە پێویستی بە دەرگاکانی تر نییە و دەچێتە ناو بەهەشتەوە ڕۆژە سپیەکانی هەموو مانگێکی کۆچی کە سێ ڕۆژ دەکات سێزدە و چاردە و پازدەی هەموو مانگێکی ئیسلامی دەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بە ڕۆژوو دەبوو ئامۆژگاری هاوڵانیشی دەکرد بۆ لە دەستنەدانی ئەو هەلەی هەموو مانگێک گوێ بگرە بۆ ئەم فەرمودە جوانەی کە لەبارەیەوە دەفەرمێت عەبدوڵڵای کوڕی عومەر پەروەردیگار لێ ڕازی بێ دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕۆژوگرتنی سێ ڕۆژ لە هەر مانجێک وەک ئەوە وایە هەموو ساڵەکە یاخود هەموو مانگەکە بە ڕۆژوو ببێت لەوانەیە هەندێک خوشک و برا بپرسن و بڵێن
نازانین کام ڕۆژەیە چونکە ڕۆژژمێری کۆچی زۆر بڵاو نییە لە ناوماندا و ڕۆژژمێری ساڵی گاوران لە ناوماندا برەوی پێدراوە منیش دەڵێم وایە تا ئەو ساتەی ڕۆژژمێری ساڵی ئیسلامی خۆمان دەکەوێتە کار تۆ شەوانە لە حەوشەکەتانەوە سەیری مانگ بکە کەی خڕبوو واتە مانگی چواردە ئەوە ڕۆژی پێشتر و ڕۆژی دواتر بگرە هاوڵانی خۆشەویستی پێغەمبەر صلى الله عليه وسلم پەروەردگار لیان ڕازی بێ بەکردەوەی بەرزی خۆیان چوونە ڕێزی ساڵحانەوە هەر بەوە نەچوون کە ناویان هاوڵانە و لە غەزاکانی ئیسلامدا بەشداریان کردووە بەڵکو بە شەو خەریکی شەو نوێژ بوون و بە ڕۆژیش بە ڕۆژوو بوون بۆ نمونە ئەبوو تەڵحا پەروەردگار لی ڕازی بێ هەرگیز ڕۆژووی نەشکاندووە مەگەر نەخۆش بوو بێت یان لە سەفەرێک بوو بێت وەک ئەنەس دەجێڕێتەوە و دەڵێت ئەنەسی کوڕی مالیک پەروەردگار لێ ڕازی بێت باسی ئەبوو تەڵحەمان بۆ دەکات و دەڵێت لە دوای مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژووی نەشکاندووە و بەردەوام بە ڕۆژوو بووە جگە لە ڕۆژە قەدەغەکراوەکانی وەک جەژنەکان مەگەر لەبەر نەخۆشی یان لە سەفەرێک بوایە ئەوەیە بە وەفایی کێوێک لە بە وەفایی هاوڵان دەردەخات کە لە دوای مردنی پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم زیاتر سوور بوون لەسەر گوێڕایەلی کردن و چوونە ناو کاروانی ساڵحانەوە هەتا مردن ئەی ئەو کەسەی بەنیازیت بگەیتە کاروانی ساڵحان سەلامن عەلەیکم لەوانەیە لەو ڕێگایدا هەموو جۆرە کەسێک بێنە ڕێگات و ساردت بکەنەوە و نەهێڵن بڕۆی و بتگرن بەڵام تۆ خۆت ڕاوەشێنە و بەردەوام بە لەسەر گەشتە مبارەکەکەت و دڵنیا بە ساڵحان بەردەوام سەیری دوای خۆیان دەکەن بزانن خەڵکی تازە پەیوەندی بە کاروانەکەیانەوە نەکردووە لەوانەیە لەناو ئەو خەڵکانەدا دۆست و خزمان و خۆشەویستانی خۆیشت هەبن و لە بەسۆز و بەزەیی ڕێگەت لێ بگرن بەڵام تۆش وەک مەسروق وەرامیان بدەرەوە ڕەحمەتی پەروەردگاری لەسەر بێت ئایا دەزانی چۆن وەرامیدانەوە زانای مەزن ئیسلام ئەبوو عەمری شەعبی ڕەحمەتی پەروەردگاری لێ بێت دەجێڕێتەوە کە زانای خواپەرست مەسروقی کوڕی عەبدوڕەحمان بە ڕەحمەت بێت لە ڕۆژێکی هاوینی زۆر گەرمدا بە ڕۆژوو بوو لە هۆش خۆی چوو کچەکەی بەزەیی پێداهاتەوە و پێیوت باوکە گیان زۆر ناڕەحەتی ڕۆژوەکەت بشکێنە دنیا زۆر گەرمە چلەی هاوینە باوکیشی سەیرێکی کرد و پێیوت مەبەستت چییە کچی خۆم وام پێ دەڵێیت وتی تەنها ئەوەیە بەزەیم پێت دادێتەوە پێشەواش فەرمووی کچم من زیاتر بەزەیم بە خۆم دادێتەوە و بۆیە وای لێ دەکەم لە ڕۆژی قیامەتدا تووشی ناڕەحەتی گەورەتر نەبێت لە ڕۆژێکدا کە 50,000 ساڵ بە پێوە دەوەستێنرێن ئەم جارەیان لەوانەیە نزیکترین کەست بەزەیی بێتەوە پیاددا و لەلانی دڵسۆزیەوە بتگرێت و نەهێڵێت خۆت بگێنینە کاروانەکەت و خاوت بکاتەوە و ئەوانیش هەرگیز بە دیار کەسەوە ناوەستن و بەجێت دەیەڵن با پێکەوە سەرێک بدەین لە ماڵی ڕۆژوو بەیت السەوم ماڵی هاوڵی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەبوو ئەمامەی باهیلی پەروەردگار لێ ڕازی بێت و بزانین لە چ وەختێکدا خەڵکی دەیزانی بە ڕۆژوونین و چ کاتێکیش بە ڕۆژوون وەزیرە دڵسۆزەکەی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەجائی کوڕی حەیوە دەڵێت هەمیشە مامۆستا ئەبوو ئەمامە هاوسەرەکەشی و خزمەتکارەکەی بە ڕۆژوو بوون و ئەگەر نیوەڕۆیەک ئاگرێک یان دووکەڵێک لە حەوشەکەیانەوە بەرز بووایەتەوە ئەوە خەڵکی دەیانزانی کە میوانیان هاتووە و لە بەرخاتری میوانەکە چێژ لێ دەنێن بۆ ئەو خوشکانەی بەنیازن پێش بڕچەی براکانیان بکەن لە گەیشتن بە کاروانی ساڵحان نمونەی دوو خشک دەهێنمەوە کە پێشەنگن لە کاروانەکەدا و بزانین گەرما و تونیەتی لە ڕۆژ و خاوی کردوونەتەوە ئەبول ئەحوەس دەڵێت زانەی ناودار ئیبراهیمی نەخائی کەنیزەکێکی هەبوو ئەم کەنیزەکە زۆر لە خواترس و خواپەرست بوو چاکەکار بووە دەڵێن چ ڕۆژێک زۆر گەرم و قرچەدار بووایە ئەو تیایدا بە ڕۆژوو دەبوو تا پاداشتی زیاتری دەست بکەوێت لیان پرسی باشە هۆی چییە تۆ سەیر دەکەیت بزانی چ ڕۆژیان زۆر گەرمە ئەو ڕۆژە بە ڕۆژی دەبیت لە بەرام داوتی هەر شتێک نرخەکەی هەرزان بێت هەموو کەسێک دەتوانێت بیکرێت سبحان الله کە کەنیزەکێک ئاوا تێگەیشتووە لە کاڵای گرانی پەروەردگار کە بەهەشتە و زۆر گرانە و دەبێت زیاتر خۆمانی لە پێناودا بڕەنجێنین و بەدەستی بهێنین ئەمەژمانەی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەێنێت کە دەفەرمێ شتومەک و کاڵای پەروەردگار گرانە و شمەچی پەروەردگار بەهەشتە محەممەدی کوڕی حوسێن دەڵێت ئافرەتێکە بۆ لە ڕۆژە زۆر گەرمەکاندا بەڕۆژوو دەبوو تاوای لێ هاتبوو ڕەنگە جوانەکەی ڕوومەتی ڕەشەڵگەرا بوو دەم و چاوی تێک چوو بوو بۆی لەو بارەیەوە قسەیان لەگەڵدا کرد ئەویش لە وەرامدا پێی گوتن بۆیە بەم کارە قورس و گرانە دەکەم
تا لە ڕۆژی قیامەتدا بەردەوام تێر ئاو و تێر نان بم. دەربارەی ڕۆژوگرتنی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لە ئەنەسی هاوڵی دڵسۆزی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەپرسن، چونکە لە هەمووان زیاتر شارەزا بوو بە حاڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم و 10 ساڵ خزمەتکاری کردووە لە دەر و لە ماڵ. منیش لە شێعرێکدا وتومە ئەنەس دەفەرموێت بۆ ماوەی 10 ساڵ لە خزمەتیا بووم لە دەر و لە ماڵ، نەقسەی پێوتم نەلێشی داوم بە فیدای ئەو بێهێز و هەناوم. ئەنەس پەروەردگار لێ ڕازی بێت بەم چەشنە وەرامی پرسیارەکەی دایەوە. حەمید دەڵێت ئەنەسی کوڕی مالیک پەروەردگار لێ ڕازی بێت پرسیاری لێکرا دەربارەی پەرستش و خواناسی پێغەمبەر صلى الله عليه وسلم و ئەویش لە وەڵام داوتی بە درێژایی مانگ بە ڕۆژوو دەبوو، تاوامان دەزانی هەرگیز نایشکێنێ و بەردەوام بە ڕۆژوو دەبێت. ئەم پەروەردە ناوازەی کە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بەکردەوە ئاراستەی هاوڵە شیرینەکانی دەکرد، کاری کرد بۆ سەر جەرگ و هەناوی هەموو هاوڵان، بە تایبەتی 4 یارە ڕاشی دەکا پەروەردگار لێیان ڕازی بێت. با سەرێک لە عومەری کوڕی خەتاب بدەین پەروەردگار لێ ڕازی بێ، بزانین چۆن بە ڕۆژوو دەبوو. عومەری کوڕی خەتاب پەروەردگار لێ ڕازی بێت هەموو ساڵ بە ڕۆژوو دەبوو جگەل لە ڕۆژە حرامەکان و لەو ساڵا گیرانی هات بەسەر شاری مەدینەدا، بەردەوام لەگەڵ هەژارانی بێنان و ئاودا ئەویش بە ڕۆژوو دەبوو. هەموو بەربانگەکانیشی بە تریتی نانە ڕق و زەید دەکردەوە. مژدە بۆ عاشقانی ڕۆژوو، ئەوانەی 2 شەممە و 5 شەممانیان نافەوتێ، ئەوانەی 3 شەوە سپیەکەی هەموو مانگە کۆچیەکان بە ڕۆژوو دەبن و یان ڕۆژی داود پێغەمبەر صلى الله عليه وسلم زیندوو دەکەنەوە کە ڕۆژێ ناڕۆژێک بە ڕۆژوو بووە و گوێی بۆ ئەم مژدەیە بگرن. ثابت لە عەبدوڵای کوڕی ڕێباحەوە دەجێڕێتەوە کە وتوێتی لە ڕۆژی قیامەتدا و لە ساحەی مەحشەردا سفرەی دوور و درێژ بۆ ڕۆژوانان دەڕازێنێتەوە و دەست دەکەن بەنان خواردن و خەڵکی هێشتا بە پێوە وەستاون و چاوەنواری لێپرسینەوەن. پێشەوایان و سەرمەشقانمان لە ساڵحان ڕەحمەتی خوایان لێبێت، ئەوەندە تام و چێژی شەونێژ و ڕۆژی سونەتیان چەشتووە لەسەر مەرگیشدا گیریاون بۆ لە دەستدانی. عەبدوڵای کوڕی محەممەدی تیمی دەڵێ هەندێک لە مامۆستاکانم بۆیان جێڕامەتەوە کە پیاوێکە بوو لە پیاوە خواناسی و ساڵحەکانی ئەم ئوممەتە، کاتێ وەختی سەرەمەرجی هات دەستی کرد بە گریانێکی زۆر و هاوار هاوارێکی لە ڕادە بەدەر. کاتێک دەربارەی هۆی ئەو گریانەی پرسیاریان لێکرد لە وەرام داوتی من لە ترسی مردن نییە کە دەگریم، بەڵکو بۆ ئەوە دەگریم کە خەڵکی بۆ خوا بە ڕۆژوو دەبن، من لەگەڵیان نیم و خەڵکی نوێژ دەکەن و من لەگەڵیان نیم و خەڵکی ذیکر و یادی پەروەردگار دەکەن و من بێبەشم لێی. ئەوە بوو هۆی گریانەکەم. براو خوشکانم، نەکەن پێتان خۆش بێت خەڵکی بزانێت بە ڕۆژوون، یان پەنا بە پەروەردگار خۆتان باسی بکەن و ڕۆژوەکەتان ئیخلاسی تێدا نامێنێت و ڕیا و ڕووپامایی تێدەکەوێت کە بە ڕۆژوو نەبیت خۆشەویستریت لای پەروەردگار تا ڕیایی تێ بکەیت. دەگوێ بگرە بۆ ساڵحان و بزانە چۆن حەزیان نەکردووە جگەل لەخوا کەس بەبەندایەتی و ڕۆژەکانیان بزانن. یەکێک لە ساڵحان ڕەحمەتی پەروەردگاری لێبێت لە ڕۆژوەکەی خۆیدا یان خەریکی نوێژ بووە یان خەریکی ختمکردنی قورئان بووە یان وانەی زانستی بە قوتابیان وتووە کە کاتی نانی نیوەڕۆ دەهات کچەکەی خواردنی بۆ دەهێنا بیخوات، ئەویش دەیفەرموو داینێ و خۆت بڕۆ. پاشان دایدەنا لە بەردەم پشیلێکدا و ئەویش بەشی خۆی لێ دەخوارد و کە کچەکەی دەهاتەوە سفرەکە لابات دەبینێت خواردوویەتی، وای دەزانی باوکی خواردوویەتی، دەڵێت نۆشی گیانت بێت، دەخیل بۆ پەروەردگار لە خێری گەورەی ڕۆژوو خۆت بێبەش مەکە، چونکە ڕۆژوو جێژوانگە و مەزڵگەی ساڵحانە. گوێ بگرە و بزانە یەکێک لە ساڵحان کە ناوی بەدیلی العەقیلیە لەم بارەیەوە چی دەڵێت. گوێ بگرە و بزانە یەکێک لە ساڵحان کە ناوی بەدیلی عوقەیلیە لەم بارەیەوە چی دەڵێت. وەلیدی کوڕی هیشام دەجێڕێتەوە کە بەدیل عوقەیلی ڕەحمەتی پەروەردگاری لێبێت فەرموویەتی ڕۆژوو ژوانگەی کانگەی سەرچاوی خۆشی خواناسانە. دەی خوشک و براکانم، دەخیلی پەروەردگار بین، با کابرایەکی عەرەبی دەشتەچی کە زۆر لە ئیسلامی عەزی شارەزانە بوو کەچی لەگەڵ ڕۆژوودا دەست لە مل بووە و خۆشی و چێژی لەو بەندایەتی وەرگرتووە. فەرموو لەگەڵ 2 عەرەبی دەشتەچی شواندا کە دەتوانرێت بە پێشەوایانی ساڵحین دابندرێن. حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی لە سەفەری حەجدا بوو لە نێوان مەککە و مەدینەدا، لە سەرکانی و ئاوێک لایدا بۆ حەوانەوە
داوای خواردنی کرد پاشان بە پاسەوانەکەی خۆی وت بڕۆ کەسێکم لەم دەوروبەرەدا بۆ بدۆزەرەوە تا لەگەڵ مندا نان بخوات و هەندێ پرسیاریشی لێ بکەم ئەوانیش عەرەبێکی دەشتەچیان بۆ دۆزیە و هێنان بۆ لای ئەویش پێی وت دەستەکانت بشۆرە و نانم لەگەڵدا بخۆ کابراوتی ناخۆم کەسێکی تر داوەتی کردوم کە زۆر لە تۆ باشترە وتی ئەو کەسە چێیە وتی پەروەردگاری تەبارەک و تەعالایە بانگی کردوم و بۆ ڕۆژوو گرتن و منیش چووم بەدەم داواکاریەکەیەوە حەجاج وتی ئالەم ڕۆژە گەرمەدا بە ڕۆژووی وتی بەڵێ ڕۆژوو دەگرم بۆ ڕۆژێکی زۆر لەم ڕۆژە گەرمتر و پێیوت ئەمڕۆ لەبەر من بیشکێنە و سبەینێ بە ڕۆژوو بە پیاوەکەوتی جا تۆ دەتوانیت کەفالەتی سبەینێ بۆ بکەیت کە دەمێنم حەجاج وتی ئەوە لە دەسەڵاتی مندا نییە کابراژ وتی جاییتر چۆن بۆ دوورێک نزیکێکم لەدەست دەدەیت حەجاج وتی کورەوەرە بخۆ خواردنەکە زۆر خۆش و بەلەذەتە کابراوتی نە تۆ نە چێژ لێنەر بەلەذەتیان نەکردووە بەڵکو لەش ساغی خۆش و بەلەذەتی دەکات هەر بەم شێوەیە عەرەبێکی دەوارنشینی تریش بە ڕۆژوو بووە و بگرەوای کردووە لە پێشەواکی ساڵحی وەک ڕۆحی کوڕی زەنباع بەنینینی ئەو بەیز لە خۆی و خواناسیەکەمەکانی خۆی بکاتەوە ئەمە چۆن بووە ڕۆحی کوڕی زەنباع ڕەحمەتی پەروەردگاری لێبێت لە نێوان مەککە و مەدینەدا لەسەر ئاوێک لایدا بۆ نان خواردن لەو کاتەدا عەرەبێکی دەشتەچی هات و بانگی کرد بۆ نان خواردن لەگەڵیدا دەشتەچێکە وتی من بە ڕۆژوم ڕۆح وتی پێی ئالەم گەرما و قرچەی هاوینیدا بە ڕۆژوویت لە وەرامدا وتی چۆن ئێڵم ئەم ڕۆژانەی تەمەنم بە بێهودە لە دەست دەربچن ڕۆحیش دەست دەکات بە گریان و دەڵێت ئەی عەرەبە دەوار نشینەکە بەڕاستی تۆ گومانت چاکە بەرامبەر ڕۆژەکانی تەمەنت و نان فەوتێنی لە کاتێکدا ئەم ڕۆحی کوڕی زەنباعە بێهودا بەڕێیان دەکا عەبدولعەزیزی کوڕی ڕەفیع لە تەفسیری ئەم ئایەتەدا کە کولوا واشربوا هەنیئا بما ئەسلەفتم فی الأیام الخالیە دەڵێ ڕۆژانی ڕابردوو واتە ڕۆژانی بەڕۆژوو بوونتان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات